بینەرانی ئازیز سڵاوتان لێ بێ ئەم کاتتان باش خۆمان بە خۆشحاڵە زانی کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و بە کۆمەڵێ بەرگۆ بابەتی نوێبووینەوە میوانی ماڵەکانتان بەو هیوایی کە کۆی پرۆگرامی ئەمڕۆمان بەدڵی هەموو لایەکتان بێت و ملایەکتان لەش ساخ و تەندروست باش بن و سوودێک لە پرۆگرامەکە ببینن. خۆشەویستان لە پرۆگرامی ئەمڕۆژماندا لەسەر دوو تەوەری سەرەکی گفتوگۆ دەکەین و لەگەڵ کۆمەڵێک بەرگۆ بابەتی ترمان دەبێت و ڕاستەوخۆمان دەبێت لە شار و شارۆچەکانی تری کوردستانەوە. لە تەوەری یەکەممانە یاخود بڵێم لە یەکێک لە تەوەرەکانە گفتوگۆ دەکەین لەسەر نەبوونی خولە پەروەردەییەکان لەم کاتەدا یاخود لەم پشووەدا و بە تایبەتی لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنادا لە کۆتایی مانگی دووانێ سەرجەم ناوەندەکانی خوێندن داخران بۆ لە ئێستەشی لەسەر بێت کە ناوەندەکان یاخود ئەگەر بڵێن خولە پەروەردەیەکان تا ئێستا نەکراونەتەوە بەڵام ئایا بەدیلێک هەیە بۆ ئەم خولە پەروەردەییانە. زۆر جار مناڵان یاخود خوێندکاران لە کاتی پشوەکاندا و لە وەرزی هاویندا ڕەنگە زۆر جار ڕووبکەنە بەکارهێنانی یاری ئەلکترۆنیەکان یان دەچنە دەرەوانێ بۆ یاریکردن بە تایبەتی مناڵان توانای ئەویان نییە لە ماڵەوە بمێنوانێ دەڕۆنە دەرەوانێ کەواتە بەدیلێک چییە بۆ ئەم خولە پەروەردەیانە کە پار ساڵ و ساڵانی ڕابردوو لە وەرزی هاویندا کۆمەڵێک خول دەکرایە خولی پەروەردەیی بۆی کە منداڵان دانەبڕێن لە زانست لە پەروەردە کەواتە بەدیل چییە بۆ ئەوە و لە هەمان کاتدا ڕاهێنەری یاخود مامۆستایەکی ئەو بوارەیان شارەزایەک لەو بوارە لەگەڵ ئێمە میوان دەبێت و باز لە بەدیلەکان دەکا بازەوە دەکەم ئەرکی دایکان و باوکان یاخود خێزانەکان چی دەبێت لەم کاتەدا و ڕۆڵیان چی دەبێت. ئەمە یەکێک لە تەوەرەکانمان دەبێت بەڵام یەکێکتر لە تەوەرەکانمان کە دەکرێت بڵم تەوەری یەکەمی پرۆگرامەکەیە من میوانەکەم ئێستا لە ستۆدیۆ ئامادەی ئەویش گفتوگۆکردن دەبێت لەسەر شێوازی مامەڵەکردن لەگەڵ گەشتیاراندا و لەگەڵ ئەوەدا ڕەچاوی بارودۆخی تەندروستی بکرێت بۆ پێی کە هەر لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەر لە سەرەتاوە لە تەواوی دنیا کاتێکە بڵاو بوانێ زۆرێک لە وڵاتان گەشتە ئاسمانی و وشکانی و دەریایەکانی بە تەواوی ڕاگرت و لە عێراق و لە هەرێمی کوردستانیشدا گەشتە ئاسمانی و وشکانیەکانی ڕاگرت لە بەریکەمە گەشتی دەریاییمان نییە گەشتە وشکانی و ئاسمانەکانی ڕاگرت و تا ئێسش ئەم گەشتە نەکراوە تەنانەت لە نێوان پارێزگاکانیشدا قەدەغی هاتوچۆیە هاوڵاتیان ناتوانن لە پارێزگایەک و گەشت بکەن بۆ پارێزگایەکی تر. شاندێک لە بەغداوە یاخود بڵێن لە دەستەی گەشت و گوزاری بەغدا سەردانی هەرێمی کوردستانی کردووە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکاندا و لەگەڵ کۆمەڵی چێشخانە و میوانەخانەکاندا کۆبوونەتەوە لەسەر کۆمەڵێک خاڵ یاخود کۆبوونەتەوانێ کۆمەڵێک پێشنیازیان داناوە بۆ حکومەت یاخود بۆ لایەنی پەیوەندیدار ئێمە لە ناوڕۆکی پرۆگرامەکەیە باز لەو خاڵانە دەکەین بزانین لەسەر چی ڕێکەوتون یاخود ئایا ئەم خاڵانە دەکرێت بە بڕیار و جێبەجێ دەکرێت لە زۆرێک لە وڵاتانە و بە تایبەتی ئەو وڵاتانەی کە زۆرترین ڕێژەی توشبوون و لەگەڵ مردنی تیا بوو بۆ نمونە فەڕەنسایە ئیتالیا کەسە ژیان ئاسایی بۆتەوە گەشتەکانی خۆیان دەست پێ کردوتوانێت گەشتەکانی بڵی دەواازەی وڵاتەکانیان بەڕووی هاوڵاتیان و بەڕووی گەشتیاراندا کردوتەوانێت کەواتە هەرێمی کوردستان و عێراق و بە تایبەتی باز لە هەرێمی کوردستان دەکەین و باز لە سلێمانی دەکەین کە ئەوان تا چەند توانیویانە یاخود پێشنیازەکانیان چی دەبێت بۆ ئەوەی کە ژیان ئاسایی بکرێتەوە یاخود بڵین گەشتەکانیان دەست پێ بکەنەوە. بۆ مەبەستەش ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە میوانداری بەڕێز مەحموود تۆفیقمان کردو کە بەڕێزیان سەرۆکی کۆمەڵەی میوانخانە و چێشخانەکانن لە لقی سلێمانی. کاک مەحموود سڵاو لێ بێ و کاتت باش. سڵاو لێ بەڕێزیشە زۆر سپاس بۆ کەناڵی گەلی کوردستان کە هەموو کات هاوکارمان بووە کە هەموو کات ئەو داواکاری و پێشنیارانی کە هەمانە بۆکو پەیام گەیانوێتی زۆر سپاسانەکە. بەڵێ سپاس بۆ ئامادەبوونت. کاک مەحموود پێشەوەی کە بچینە سەر سەردانکردنی شاندەکە و بچینە ناوەڕۆکی بابەتەکە پێم خۆشە کەمێک باز لە کۆمەڵەی چێشخانە و میوانخانەکان بکەین بزانین ئەم کۆمەڵەیە چییە یاخود بڵێم ئەرکی ئێوە چییە؟ وەڵا چنورخان ئەم کۆمەڵەیە کە لە ڕۆژی دروستبوونیەوە لە 2004 کە ئیجازەی مۆڵەتی کارکردنی خۆی وەرگتووە لە کاروباری ناوخۆی سلێمانی دەست بەکار بووە و ویست و خواستی ئەو کۆمەڵەیە ئەوە بووە لەگەڵ داخوازی چین و توێژەکانی خۆی بێ وەکو بنکە گەشتاریەکان و هاچی داخوازیەک هەت پێشنیارێک هەت ڕەخنەیەکی ببێ بگەێنێتە لایەنی پەیوەندیدار ئەمە ئیشی ئەو کۆمەڵەیە و ئێمە لەسەر ئاسی سلێمانی خۆشبەختانەوە بزانم کە بۆەوە ناکە ڕیکلام بکەین بۆ کۆمەڵەکەی خۆمان ئەمساڵ لەسەر ئاسیارێمی کوردستان یەکەمیشمان بەدەستێناوە ئەمەش بەڕاستی بۆ سلێمانی شتێکی جوانە. دووهەم ئێمە چەند نوێنەرێکمانەیە وەکو
نوێنەری نوێنەرەکانتان لەکوێ کۆمەڵەکان هەن؟ لەگەل لجنە هاوبەشەکانی قایم قامیەت کە ئەویش خۆشبەختانە لەگەڵ ئەو لجنانە تەعاملیەیە علاقاتێکی باشیشمانەیە ئێمە و هەروەها خۆشم لە بەڕێبەرایەتی گەشتە گورداری سلێمانی لە لوزنەی پاڵێنم و ئەمە لەم ئاستەیە شتێکی زۆر باشە ئێمە کە لەگەڵ هەموو لایەک تەنسیقمانەیە هەم لایەنی حکومی هەم لایەنی کەتی تایبەت. دەستان خۆش بێ ماندوو نەبن. کاک مەحموود لە ئێستادا ڤایرۆسی کۆرۆنا لە ناوایە و بڵاوەوە لە کۆتایی مانگی دوان بڵێ لە سەرەتای مانگی سێوە لە هەرێمی کوردستانە ئەم شتە بڵاوە تا چەند کاریگەری هەبوو لەسەر میوانخانە و چێشخانەکان؟ وەڵاهی کاریگەری نەکاریگەری هەبووە ینی ئێمە لە سەرەتاوە ئەمە شتێکی جیهانیە ئەم نەخۆشیە بەڵام هەرێمی کوردستانیش بێبەش نەبوونەوە بەڵام لە شاری سلێمانی ئێمە بە تایبەتی 1352 شوێنمان هەبووە کە بنکە گەشتیاری وەکو سیاحی و میلی و ڕێستۆرات و ئوتێل و کابینە و هەوارگە و ئیتر هەتا ئەگاتە بنکە گەشتاریەکان هەمووی ئەم ڕقەمە وای کرد یەکسەر داخرا لە ڕێگەی کرنتینەوە و نەخۆشی و ئیتر کورە چی پێڵێن ئەو کۆمەڵە ڕێنماییە کە لە وەزارەتی تەندروستیەوە دەرچوو لە بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانیەوە دەرچوو تەبعاً نەئەکرا ئێمەش ئەبیایە بەشێ بنیالەوە کە پابندی پێوەی بەڵام ئێمە گەشتینە ئەو ئاستا ینی ئەتوانم بڵێم لە هەرێمی کوردستان و لە عێراقیش هیچ وەزارەتێک و هیچ کەرتێک بەقەی گەشت و گوزار دەرمەند نەبووە دەرێری پێنەگەشتووە. دروستە. نەهاتنی گەشتیارانیش بۆ خۆی زیانەکانی زیاتر نەکردووە؟ نەک زیانەکانی زیاتر نەکردووە ئێمە پێدەڵێن کە ئەم هەزار و ئەوەنە هەمووی داخرا ینی سیر کە ئێمە ڕێستۆراتمان هەبووە ئامارمان هەبووە کەمە کاریگەری لەسەر داهاتی گشتیش چۆن یان ئێمە با نچینەوە داهاتی گشتی ئێمە وەکو کەرتی گەشت و گوزار با دەکەین کەرتی گەشت و گوزار شتێک نییە وەکو داهاتی ماڵی گشتی چونکە هەموو جیلەکان سوودمان دەبوونتیایە ئێمە شاری سلێمانی جاری وا بوو لە بۆنەکانە گەشتیاری وەرزیمان هەبوو لە هەر چوار وەرزەکەیە گەشتیارە هاتە هەرێمی کوردستان گروپا دەهات هەم بە ڕێگەی فڕۆکەخانە هەم بە ڕێگەی مەسەلەن جەوی بەڕی ئاهاتە هەرێمی کوردستان واتنە شاری سلێمانی 200,000 گەشتاری تێپەڕانوە 150,000 گەشتاری تێپەڕانوە ینی جاری وا بۆ ئێمە خۆشببختانە ئێمە دەستێمانی هەتا 25,000یش ئێمە کێشەی جێگە و داواکاری گەشتیارانمان نەبووە بە هیچ جۆرێک کە جێگەمان بۆ دابین کردو جێگە هەبووە لە هەرچەند فرۆشتنی خواردنەکان بە شێوەی دلیڤەری هەبووە بەڵام ئەوان نەیتوانیوە قازانجێکی وای هەبێت وەکو پێشتر ئەگەر بەنیوەی نەبێ ڕەنگە کەمتر نەبووە بگرە زەرێکی کردو لەبەرەوە مەسەلەن ئەو توێتی بیکەرەوە بە شێوەی دلیڤەری بەڵام ئەم نەخۆشیە وای کردووە خەڵکانێکی خۆمان ئێمە ئامارمانداوە لە 35 بۆ 40 خەڵکی ناو شاری سلێمانی خۆشمانە دەرەوەنانی خواردووە یانی ئەم نەخۆشی وای دەکردو دووریش کەوتۆ تۆلەوە ینی بە دلیڤەری مەگەر ماڵێک بە جۆرێک بێ بۆنەکانیش هەر بۆ خۆی قازانجێکی هەبوو بۆ ئەو کەسانی کە بۆ ئەو کەسانە قازانجەکەی ئەوە هەبووە ئێستا بۆ نمونە ئێمە زۆر ڕێستۆراتمانەیە نزیکەی 52 ڕێستۆراتی سێ و 4 و 5 سێرەمانەیە لە سەراتی سلێمانی ئەم ڕێستۆراتانە مەسەلەن هەیە 40 شاگردی هەبووە 30 شاگردی هەبووە 20 شاگردی هەبووە ینی کابرا هەروی سوێتی ئەو شاندەی لە دەست دەرنەچێت ناچار بووە لە بۆنەکانە وەکو دلیڤەری هەر بیکاتەوە بۆ ئەوەی شاندەکە تۆزێک تینێکی پیا بێتەوانێ وەکو چونکە ئایلی لەسرە ینی بەڕاستی من ئێستا ئامارم لە 6,000 کرێکارمان هەیە لەو 1352 شوێنەکەی ژەکات ئەم 6,000 کرێکارەکە بێکارن هەمووی لەو کاتانە بێکار بووە ینی چاولەوە مەکە هەفتەیەکە یادە ڕۆژە ناوشاری سلێمانی و بڵین وەکو هەرێمی کوردستان کۆمەڵی ڕێنمایی کراوە و کۆمەڵی ئاسانکاریمان بۆ کراوە دەستیان خۆش بێ بەڵام هەمووی زەرمەندە داتای تازەتان لایە کە چەندیان توانیویانە بچنەوە سەرکار و چەندیان ماون بڕۆنەوە سەرکار ئێستا داتامان لایە بۆ نمونە من ئێستا وەکو هەڵشۆ لە سیتەک یا مەسەلەن گرگاشە لە سیتەک بۆ نمونە یا وەلی کەوابخانی وەلی یا ئەو ڕێستۆراتە بەرزانە ینی ئەگەر ئەوانە دەستی کاریان زۆر بووە ئەگە ئەوانە 40 شاگردیان بووە 50یان بووە کەمتر زیاتر بەڵام ئێستا بۆ نیویش کەمی کردووە بۆ نیویش کەمی کردووە ینی ئەم 40 شاگردا ئەم 30 شاگردا هەمووشی لە کاتێکە
دەستەبەری کۆمەڵایەتی گرتوێتی و هەر هەمووی پارەی زمانی داوە. یعنی گەشتنەوە ئەسە بە نووسراوە بە داواکاری لە ڕێگەی بەڕێوەبەری گشتی گەشتگوزار و زۆر زۆر سپاس یەکەن کە ئێمە ئەو نووسینانە ئاراستیانەکەن ئەوان بە ئەمانەتەوە هاوپێکی کتابی خۆیانەکەن بەردەکەنەوە بۆ پشتخۆیان. من چەند جار وەزیری دەسەبەری کۆمەڵایەتیم بینیوە بەڕێز کەستان خان، ینی یەک دوو دیداریشم لەگەڵ ئاساس کردووە، بەڵام بەداخەوە ینی ئەبیایە من 20 ساڵە زەمان ئەدەم یا دەسەبەری کۆمەڵایەتی سوودمەند بۆ لە من، بەڵام بۆ مانگێکیش ئێمە سوودمەند نەبووین لەو قەرەبوو نەکراوەتەوە یەک کرێکاریشمان. ئەو ماوەی کە بڵێ کاتی کەرەنتینەکە ئەوەی ئاگادار بن خاوەنی چێشخانە و ڕێستۆرانت و کارگەکان توانیویانە کە کری ماگانە بن بە کارمەندەکانیان یاخود لەگەڵ وەستاندنەکە کرێکانیشان وەستاند. ئێمە نسبەتێکی کەممان هەیە نمونیان زۆر بێت لە ناو شاری سلێمانی کە پێشی ئەوە کابرا پارەی نییە، ینی ئێستا من زۆر شخصم لایە بەناو، بەڵام ئامانەتە بڵاویکەمەوە خۆی تەلەفۆنی کردۆ بۆ شوێنەکە و توێتی کاکە پارەی مانگی 3 و 4 مێرێ، ئەمە وەکو هەڵوێستێکی خۆی. بەڵام دڵنیا بە هیچ کەسێ جارێ وتێلەکان بە تایبەتی ئەوانەی کە ئوتێل و متێل و ڕێستۆرات و کافەکان ئەوانە نەک هەر کری بیناکە، هەر زۆر قەرزاریشن لەسەری، چونکە ئێمە لە سیوەرەقەوە ئەو ڕادێ کە قەرزار بێت لەسەری ئێستا قەرزارە حالیان. ئێستا من زەنامم لایە ئەم مانگە کابرا قبوڵی نەکردووە جێبێکی 2010 بۆ فرۆشتێتی بۆ کری وتێلەکەی. ئەرە وەڵڵا ینی بە سەدان شتی وامان لایە هەمووی زەرمەندی ینی زۆر گەورە بووە. یان بۆ نمونە ئێستا لە چاو 2019 یا لە ئالەم وەرزە ئەتوانم بڵێم ئەلم مانگی 25 ملیۆن 250 ملیۆن زەرمەند بووە لەسەر ئاسی سلێمانی. ینی لە پارەوە تا ئەم ساڵ ئەتوانم بڵێم بە 9 میلیارد دینار زەرەر لە کەرتی گەشتگوزار کەوتووە. هەر بە ڕقەمیژەوە ینی شتێک نییە کە ئێمە 150,000 گەشتیارەتۆ سلێمانی، ئەم 150,000 ئەفۆمکە ئەگەر هەر گەشتارێکی 300,000 بابەت شاری سلێمانی چەند ئاکە 9 میلیارد دلار. ئەمە هەمووشی سوودمەند بۆ لێی هاتۆتە وتێلەکەی من، هاتۆتە مەتەمەکەی تۆ، چۆتە مارکێتەکە، چۆتە کەبابخانەکە، هەر هەمووی سوودمەند بووە. ئەمە ئەوە نییە بڵین حکومە داهاتێ و کۆیە کاتەوە ئەیا بە موچە بۆ خەڵک، ئەمە هەموو خەڵکەکەی وارێ کردووە بیری لە موچە ناکردەوە، ینی بیری لە دۆشت ناکردەوە. بەڵام ئێستا هەمووی هاوارەکە ئەڵێ کاسبیم نییە، پارەم نییە، موچەم نییە، شتم نییە، بەڵام ئەو وەختێ موچەکەی لای من بوو، لای تۆ بوو، لای بوو کە تایبەت بوو لە شوێنێکەوانێ داهاتێکی وەرەگرت دەستێکەوت. باشە کاک مەحموود، ئێستا کە وەکو بەڕێزیشتان وتان کە 2 هەفتە وە 3 هەفتەیە بێت کە چێشخانە و ڕێستۆرانتەکان کراونەتەوە، مەرجەکان بۆ ئەوان چیە؟ ئەو مەرجانە چین کابێ پێڕێی؟ وەڵاهی مەرجەکان مەرجی تەندروستی و ئۆپەراسیۆنی کۆرۆنا لە شاری سلێمانی تەمان بە حەزوری حکومەتی خۆجێتی کاک هەواڵە و بەکرە کاگاواتە کاک سەباحە کۆمەڵی شوێنن. ئەمانە ڕێنمایەکانیان یەکەم ئەڵێ بۆ نمونە ئێستا ئێمە ڕێستۆراتی دیوانمانەیە کە گەورەترین ڕێستۆراتە یا داوا لە سەر چنار، ئەمانە 100 مێز بۆ 150 مێزیانەیە، یانی توێتی ئەم 150 مێزە ئەبێ نیوە بە نیوە کەم کرێتەوە، نیوە بە نیوە کەم کرێتەوە. دەیتە تۆ جەمزانە ئێمە ئەم شوێنانە بە تایبەتی هەتا سەعات 12:01 ینی چۆڵی بەخۆیەوە نەبینیوە ئەم 150 مێزە پێش کۆرۆنا. بەڵام ئێستا لەم ئاسێشە ئەڵێ نیوە بە نیوە، لە نیوەکەش خەڵک کەمەچێت. لەم کاتە خەڵک خۆی کەمەچێت لەگەڵ ئەوە شاکە مێزەکان کەم کراوەتانە خەڵکیش بۆ خۆی کەمەچێت. نەشیکاتەوە هەر نابێ ئەی شیکاتەوە ئەو وەزعەکەیەتی لەگەڵ مێزەکانی کەم کردوەوە، کارمەندەکانی کەم کردوەوە، شتێکی یان بڵێم خەڵک کەمتر ئەچێت، داهاتیان کەمە. بەڵێ خواستی کەم بووە لەبەرەوە ئێمە لەوانەیە پێش کۆرۆنا ئێمە وەزعەکەمان بینی بێت، تۆ چاو مەکە ئێمە 4 مەتەمانەیە لە سیتە گیا لە 4 شوێنی تر کەوە قەرەباڵگێک بەخۆیەوە بینێ. بەڵام ئێمە زیاتر لە 52 ڕێستۆراتمان بووە، کام 52 ڕێستۆراتە ئەگەر بێت و من ئێوارە میوانێک تەلەفۆنێکی بۆ من بکەدایە بیکتایە کاک مەحموود ئەم شەو لە فڵانە شوێن بەشکم هاوکاریەکەم بۆ بکەیت، قەناعەتێ هەبێ دوو کەڕە تەلەفۆنم بۆ کە جا ئەیتوانی میوانەکەی من ئیشی بۆ بکە
یعنی ئەوە نەقەرەباڵغ بوو ئەوە نە خەڵک سودمەند بوو دڵخۆش بوو بەڵام ئیترکاتی ئەوەش هاتووە ئێمە ناکرێت هەروە دانیشین ینی هەموو دنیاش قەناعەتی بەوە نەماوە کە ژیان بووە هەرچەند لە کاتی کەرەنتینەکە لەو کاتانەیە کە هێزەکانی ناوخابڵی لەسەر جادەبوون چێشخانەکان ڕۆڵێکی زۆر باشیانە بینی لە دابینکردنی خواردن بۆ بڵێ کەرتی تەندروستی بۆ هێزەکانی ناوخۆ لەسەر جادەکان ئێمە دەستی ئەوانە خۆش بێ کۆمەڵێ شوێنمان لایە تاوان بە ناویش لامە شوێنەکان هەر یەک لە ڕاست خۆیەوە هەڵستا مەسەرن تەلەفۆنیانە کرد بۆ ئێمە وەکو کۆمەڵە ئەمڕۆ ئێمە ئەتوانین خواردنی لە ڕێگەی ئێوە ئەو کارە ئەکرات تەلەفۆنیان بۆ ئێمە کە تاتایمە لە دۆ شوێنەکان بەشدار بووین بەڵێ ئێستا بۆ نمونە ئاوەتخانمانە بوو لە ساڵەکە ڕێستۆراتی نوویست ئەم خۆی تەرحی کردوەتی من خواردنی 500 کەس ئامادە ئەەکەم بۆ هێزی ناوخۆ یا بۆ ئەوانەی کە هیلاکن یا بۆ خەسخانەکان ئەوە ئێمە ئەچوین بۆ شوێنەکەیش و لێدوانیشمان هەبوو بەڕێز بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری سلێمانیش حزوری هەبوو بەڵێ پرسمان پێ میوانخانەکانیش بە هەمان شێوە کاریگەریکی زۆر باشیانە بوو لە کاتی کەرەنتینەکە ئەو هاوڵاتیانی کە لە دەرەوە ئاهاتنەوە ئەویان کردبوو بە شوێنێک بۆ کەرەنتینەوانەوەی هاوڵاتیان بەڕێز دکتۆر سەبایەکێ بوو لەوانە کە پەیوەندی بەمنەوە کردووە لە ڕێگەی کاک عەلی ڕەوف بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری سلێمانی داوا چەند وتێلێکی کرد ئێمە زۆر سوپاسیانەکەین بەڕاستی نییە ئەگەر هاوکار نەبێ بڵێ مانگی چەند مانگی سێ بەڵێ مانگی سێ ئەگەر ئەم شەخصە مەسەلەن شارەکەی خۆی خۆش نەوێ وڵاتەکەی خۆی خۆش نەوێ میلەتەکەی خۆی خۆش نەوێ ناچێ وتێلێکی سێستێرەیە پێنجستێرە بڵێ فەرم و دەرگاکەی کراوەتەوە وەرن ینی ئێمە وتێل ڕەوەتمان هەبوو نزیکی کەسخانەی هەرێم یا مەسەلەن وەفامان هەبوو بەرامبەر بەندیخانەی بینایی یا سەناریانمان هەیە کە تا ئێستا بەردەوامە ئەمانە هەمووی لەسەر قسەی ئێمە دراوە بە ئۆپەراسیۆن و بەو خەڵکانی کە لێرانەوە گەڕانەوە لێویا کرنتینا ئەکران فاستیان بۆ ئەکرا ئەو خۆشبەختانە ئەوەی کە هیچی نەبیا گەڕای ماڵەوە ئەوی چی بیا لەوێ مەسەلەن نەقلی شوێنەکانی تر ئەکرا بە دوومام ینی ئەم وتێلانە خرابوونە خزمەتی هاوڵاتیانی شاری سلێمانی خۆشە دەستی هەموو لایەک خۆش بێت کاک مەحموود ئێستا گەر باسێک لە شاندەکەی بەخا بکەیم زانێک کە هاتوونەتە لای بەڕێستان لەسەر چی ڕێکەوتون یاخود ئەو خاڵانی کە باس کراوە لە کۆبوونەوەکان ناچی بوون گەشتە چ ئەوە بەداخەوە تەمان من تەرحم کرد کە بەڕێز کاک ئاتا ئەنوەر ئەوی شەر سەرۆکی کۆمپانیا و نووسینگە گەشتیاریەکانە ینی من داوام کرد کە هەردووکمان بین بەڵامی تر نازانم هۆکارەکەی چی بوو وتیان گوایە ئەو پێش من مقابلەی کردووە وەکو ئابووری با ئەو نێت ئەم بێ ئەمان نازانم من داوا لێبوردن نەکەم چونکە من پێم وت کاک ئەتا جەنابی شێبێ ئاگادار بی وەڵا ئەو وەفتە تەمەن کاک ئەتا دەستی خۆش بێ یەکەم جار پەیوەندی کردو بە کاک ئەتاوە وتبووی من ئەمەوێ بم بۆ شاری سلێمانی کۆمەڵی وتوێشکەین دەبارەی دووبارە جوڵەیەک دووبارە بندیانانەوەی گەشت و گوزار کۆمەڵێ شتکەیت کاک ئەتاش تەلەفۆنی کرد بۆ من وتی کاک مەحموود شتێکی ئاوایە حەزەکەم تەبعەن ئێمە ئەم دوو کۆمەڵەیە لەبیرمان نەچێت زۆر ئیشمان هاوبەشە هەماهەنگێکی باش هەماهەنگێکی زۆر تۆکمە زۆر باشمانەیە تا من ینی گەشتوونە ئەو ئاستا سپاس بۆخوا من ئەتوانم لە بیاتی کاک ئەتا قسەی خۆم بکەم کاک ئەتاش بە هەمان شێوە ینی گوێناینە ئەوە بڵم کاک ئەتا تۆ بۆ مثلا چوتە سنووری منەوەیان چین سنووریەوە لەبەرەوەی هاوبەش هەردووکتان یەک ئاماژتان کاک ئەتاوتی کاک مەحموود نوێنەرێک هاتووە لە بەغاوە لە کارتی گەشت و گوزار و سیاحەی بەغاوە هاتووە ئەم شەو چین بۆ لای بۆ بەیانی بزانین چی بکەین و چی نەکەین خۆشبەختانە لە وتێل ئەلبرز دابەزی ئەو شەوە کاک ئەتا پێڕاگەیانی کە لەوەیە بەیانی ئێمە چوین خزمەتمان کردووە و بە خێراتنمان کردووە و وەکو هەردوو کۆمەڵەکە و هەروەها ئەویش پێمان باش بوو هەندێک لە خاوەن ئوتێل و متێل و ڕێستۆرات و هەندێکیش لە خاوەن کۆمپانیا و شەریکات و نووسینگەی گەشتیاریەکان بە ئیتیفاقی هەردوو لە ئێمە کۆبوونەوەیەک ئەنجام بین لە هەمان وتێل و لەوەیشا کەناڵی گەلی کوردستان لە ڕێگەی بەڕێستانەوە ئامادەی ئەو کۆبوونەوەی بوو و لەویا ئێمە چەند پێشنیارێکمان خستە ڕوو
ئەم پێشنیارانە ئەوە بوو ئێمە داوامان پێشنیارەکان کرد ئەوان هاتوون بۆ سلێمانی داوایان لە ئێمە کردووە کەوا ئێمە چی بکەین چی نەکەین بۆ ئەوەی جوڵەیە بخینەوە هەرێمی کوردستان یا جنوبی عێراق و ئێمە کۆمەڵی خاڵمان تەرح کردووە لەوانە ئێمە نابێت لە ڕێنمایەکانی تەندروستی دەرچین ئەوانی ژەوایان هەر پێ باش بووە و ئەوان تەرحان کردووە ئێمە ئەتوانین لە ڕێگەی بازگەکانەوە جیازی بەقەوە دانین لە هەم لە جنوب و هەم لە هەرێمی کوردستانیش بە ئیتیفاق تەبعاً لەگەڵ وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان و بەغا ئەم گفتوگویانە ئەنجام دراوە ئێمە پێمان باش بووە کەوا ئەو کۆمپانیا گەشتیارانە ئەو گروپانە کەیەنە هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەو جیازەیەکی تەبعاً کە باسیەکەن متەتەورە لە چەند دقەیەکە ئەو جوابە دەیاتێ ئەگەر خوا نەخواستێت تۆ کۆرۆنات هەبوو ئەوە عینەن شوێن ئەگەڕێتەوە و لە ماڵی خۆیان کردنتی ناکرێ و ئەوەشی کە ئەو نیشانانەی تیانە بوو خۆشبەختانە ئێمە داوا لە هەردوو لاکەین وەکو بازگەکان وەکو جنوب وەکو هەموو لایەن پەیوەندیدار کە هاوکاری بکرێن و دووبارە جۆڵێک دروستکەینەوە بێنەوە شاری سلێمانی ئێمە ئەم بڕێ ئەم پێشنیارانەمان هەمووی کردۆ بە خاڵ یامانە بەم وەفتە گەڕاوەتەوە بۆ بەغا ئەیتر ئێمە چاوەڕوانی ئەو ئەەکەین چی بکە ئێمە هاوکاری بین ئەی وەزارەتی پلاندانان ئێوە هیچ هەماهنگێکتان هەیە لەگەڵەوانە وەزارەتی پلاندانانی هەرێمی کوردستان مەبەستم ئێمە هەر لە هەمان کۆبوونەوە ئاخر ڕۆژ تەبعاً ئەم وەفتە بەڕێزە لە وتێر ڕەمادە دامانە بۆ بەیانی منیش و کاک ئاتاش پەیوەندیمان کرد بە کاک عەلیەوە وەکو حکوومەت بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری سلێمانی تەبعاً دەستی خۆش بێ ئەو لە هەموو بوارەکانە هاوکارمانە و ئەویش تەشریفیانە بۆ وتێر ڕەمادە و لەوێ ڕاو بۆ چوونی خۆمان کردووە و هەموو گفتوگۆیەکمان ئەنجام داوە وەکا عەلیش وەکو حکوومەت هەم بە ئێمەش و هەم بە وەفتەکەشی ڕاگەیان و ئەوەی لە ڕووی قانون و یاسای و ڕێنمایەکانەوە بێ منیش هاوکارتان ماوەی چەندێک تێپەڕبووە بەسەر هاتنی شاندەکەیە و گەڕانەوەیان نەگەشتونەتە هیچ ئەنجامێک نۆی حەوت گەیشتە سلێمانی لێرە سێ شەوی پێچوو ئەوە دوانزە ئەمڕۆ هەمووی هەفتەیەک نابێ گەڕاوەتەوە هەفتەیەک نابێ چاوەڕێی ئەنجامی شەکەنەوەش کاتیەوێت هەر پەیوەندیمان هەبوو پێوەی بدەبەرەوەی دەوێ من ئەتەجەولە لە بەغا ئەمڕۆ پەیوەندیشان هەبوو هیچ جوابێکیان هیچ نەتیجەیەکی نەبوو تی من پێشنیارەکانی ئەوم گەیانوەتە لایەنی پەیوەندیدار و ئینشاءڵڵا بەم دوانە نەتیجەشی بێت ئینشاءڵڵا باشە کاک مەحموود پەیوەندیتان لەگەڵ یاخود بڵێم هەماهەنگیتان لەگەڵ سەندیکای کرێکاران یاخود کۆمەڵی کرێنشینانە چۆنەکە هەر یەکەیان بە خۆی کاری خۆیان گرنگی بەلایەنێکەیە تا چەند توانیوتانە بە هەماهەنگی هەموو لایەک هەنگاوێکی باش بنێ لەم بارودۆخەیە ئێمە وەکو کۆمەڵی میانخانە و چێشتخانەکانی کوردستان لە 2005 لەگەڵ هەولێر ئێمە یەکمان گرتەوە دەستەی باڵامان دروست کرد طبعا کۆمەڵی لقی سلێمانی و لقی هەولێر و لقی دووهۆک دەستەی باڵامان دروست کرد سەرۆکی کۆمەڵا لە سلێمانی بوو بەڕێز کاکێر ئەحمەد چاوشی و دوای ئەوە ئیتر گەشتی ناو ئاستا کە کۆمەڵی کێشەمان بۆ دروست بوو گەشتی ناو ئاستا کە هەر لە قەو خۆی ئیشی خۆی بکات و ئێمە ئێستا فاز بۆخوا ئیشەکانمان زۆر بەرەو هەر یەکە کاری خۆیەکە بەڵام هەماهەنگی لە نێوانتانە هەیە هەماهەنگی چۆنە مەسەلەن ئێستا پەیوەندیمان هەیە وەکو تەلەفۆنات و وەکو ئێوە چی بکەن و ئێمە چی بکەین و چونکە کارەکان یاخولانەکان پەیوەندیەکان تونند و تۆڵێکی زۆر باشنیانیان هەرەکان کارەکانیان تەواوکەری یەکتریە وڵی کۆمەڵا کاڵە کۆمەڵی میانخانەکان لە هەر شوێنە بێ ئیشی خۆیەکایترم جا هەیە سستا هەیە باشە ئێمە بەستم لەگەڵ سندیکای کرێکاران لەگەڵ کۆمەڵی کرێنشینان ئێمە علااقاتمان لەگەڵ هەموو کەسێکەیە لەبەرەوە پێخاوەن پیشەی خۆمانین بەڵام کە ئەڵێ سندیکای کاسبکاران ئەوە خۆی ڕێکخراوی خۆی هەیە ئەو سندیکای خۆی هەیە و ئیشی خۆی ئەکات و پەیوەندی بە مینەکەی ئێمەوە نییە و ئەندامانی ئێمەش پەیوەندی بەوە لەگەڵ لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی شتاوە بەڕێستاوتان نوێنەرتان هەیە لەوێ ئێمە لەگەڵ لیژنەوە بەشەکانی قایمقامیت علااقاتمان زۆر بەقوەتە طبعا ئەتوانم بڵێم هەموو کات کە نووسیاوم کرد بێ یا کە ویست بێتم بەڕێز کاگاوات ببینم مەویست نەبووم لەوە یعنی کەی ویست بێتم بینیوە ئێمە زۆر زۆر سپاسێکین هەموو لیژنە هاوبەشەکان بە تایبەتی کاگاوات هەموو بەشەکان ئێمە وەکو کۆمەڵا ینی هەچ کۆبوونەوەی بکرێت لە کارەکانتانە هیچ ڕێگریە هیچ گرفتێکێتە بەردەمتان چۆنیانی
لە کارەکانتانە هیچ گرفتێکێتە بەردەمتان لە کاتی کارکردنە گرفتی وایەتە بەردەمان ئێستا بۆ نمونە من نووسراوێکەکەم و پارێزگای سلێمانی بەڵێ یعنی ناگاتەوە ئاستەیە کە من دڵخۆشکەر بم جواب بمێنەوە ئێستا بۆ نمونە لە ماوە من نووسراوێکم کرد وەلەو کە شخصی کاگەباڵ من تەلەفۆنیشم هەیە لەگەڵێ هەم لە ڕێگەی ڤایبەریشەوە جوابم دراوەتەوە مەمنونیانین بەڵام هەقە کە ئێمە کتاب ئەکەین بۆ شانەکان ئێمە خاوەنی مۆر و ڕسومات و هەموو ئیشێکی یاسایی خۆمان هەیە جوابی نووسراوەکانمان بدەنەوە بە ئایا بەنە بەڵام ئێمە بۆ نمونە ئەگەر دەرنووساویشکەین بۆ بەڕێوەبەری گشتی گەشتگوزاری سلێمانی یا بۆ بەڕێز کاگاوەتی قەدامە بەندی سلێمانی ئێمە لە ماوەیەکی زۆر کورتە جوابەکانی خۆمان وەرگرتوتەوە و هاوکاریشمان بوون زۆری هاوکارمان بوون ئێمە سپاسیانەکەی یان بۆ نمونە ئێستا کاروباری ناوخۆ ئێمە ینی وەڵاهی ئەوەی کە بازگەکان لەگەڵ ئێمە یەکەن ئێمە بەس ئەوەمان پێکرێ بڵێن دەستان خۆش بێ بمونی درستە ینی ئەمانە جێگەی تەقدیرن دەستان خۆش بێ و ماندوونە بن کاک مەحموود لە کۆتاییە داواکاری بەڕێستان چییە یاخود چی شتێک ماوە ئێمە باسمان نەکردوێ بەڕێستانتانێ باسی وەڵاهی لە کۆتاییە من داواکاریەکەم هەیە خۆزگە بەس لەم کەناڵە جوانەوە حکومەت بێ و حکومەتی خۆجیایەتی بێ و ئەوانەی کە دەنگمان پێیان ئەگا ئەم داواکاریانە بۆ ئەم کۆمەڵی میوانخانانە کە خاوەنی 1952 ئەندامی خۆیەتی گوێ لێ بگیرایە یەک گرفتی زۆر گەورەمان هەیە ئەویش کە لە سەی 600 زیاترمان کرێچیە لە ناو شاری سلێمانی ئەم کرێچیانە وای لێ هاتووە بەدەست خاوەن مڵکەکانەوە زۆری بێتاقەت بووە زۆری ئەوان داوای کرێکانیانەکەن ئەمانیش ئەوان داوا کرێکاریەکان ئەمانیش پێیاننیە ئەمە یەک دوو زۆری هەیە مڵکەکەی تەسیم کردوێتەوە لە ناچاری ینی ئەو هەموو کەرەستەی کڕیوە و هێناوێتی و هەر لە سبلێتە لە سەلاتە کەرەستەی ئیتر ژان بەڵێ ینی بەڕاستی وای لێ کردووە ئەڵێ کاکەش شتەکانت داگرە و خواحافیز بێ ئەمە گەورەترین گرفتی بۆ ئێمە دروست کردووە داوا لە حکومەت و لایەنی پەیوەندیدار و هەموو لایەکەکەین ینی حکومەت یا حکومەتی خۆجیەتی یا قایمقامێتی مرکزی لە ڕێی پامێکەوە لە ڕێی کۆبوونەوەیەکەوە لە ڕێی هەشتێکەوە بێ ئێمە مەمنونیانین کە بە داواکاریەک داوا لە هاوڵاتیان بکەن ئەوانەی کە خاوەن مڵکن سەبر و تەحەملیان بێ ئەم وەزع هەروان هەبێ چاکیشە بێ بە دڵنیاییەوە ئێمە هەمووی ڕوبەڕووی ئەو بووینەوانێ وەکو مانگی سێ و مانگ چواریش نییە ئێستا یعنی ئێستا خەڵک وای لێ هاتووە معاملە لەگە کڕناکە بەڕاستی ئێستا ئێمە وەک هەر شوێنێکی تر ئێمە کە ئەو شوێنانەی زۆرترین ڕێژەی توشبوونی تیا بووە یاخۆت ڕێژەی مردنی تیا بووە ئێستا ژیان ئاسایی بۆتەوە لەوێ ژیان ئاسایی دامو شوێنێک ئێستا وای لێ هاتووە بۆ نمونە بەریتانیا هەڵە من ئیمانم بە کڕۆنا هەر نەماوەم دەقەیە ینی ژیانەکەم لا خۆشترێ لەوە ترم بۆ خۆی هەڵێ من ینی ئیشم بە تەندروستی نییە ئیشم بابوو بەس ئەوەی هەیە مامەڵەکە بڵێ جیاوازە لەگەڵ کۆرۆنا نەک ئەوەی کە بڵێ بڕوان پێی نییە بەو شوێنە نا ئێمە قەناعەتمان پێێت ئێمە ئەیشتانین هەیە بوونیشی هەیە دەرەرمەندیشە ئەوەتانێت چەندین ڕۆڵی جوانمان لەم شارە لە دەستاوە چەندین پیاوی باشمان لە دەستداوە خۆلیان خۆش بێ بەڵام لەوانەیە خەڵکێک ئەوە نا زەرەرمەندە ئەوە نا کفتە ئەوە نا بێتاقەتە ینی باوەڕی بە دەمامەکار نییە باوەڕی بە ماسیکار نییە باوەڕی بە هیچ شوێن نییە ینی من چوومە بەڵام نابێت وابێت چوومە شوێنی واوتێتی کاک مەحموود بۆ نەبرم کابرا هاتۆتە سەرم جوێنم پێیا بۆ کرێ ینی ئەمەشمان هەیە بەڵێ جا من لێرەوە ئەم داواکاریە زیاتر ئەوەیە کە گوێمان لێ بگیرێ لە ڕێی پەیامێکیەوە زۆر مهمە ئەمە ئێستا ئێماچی مۆ گەشت و گوزار دەستیان خۆش بێ ئەڵێ ئەوەی کەیە ئیجازە تازا کاتەوە ئێمە لە کرێی سێ مانگی خۆش بووین بەڵێ یعنی ئەمە هەنگاوە بەڕاستی بێگومان دەستەکانیش ئەمەمان بۆ بکە ئێمە مەمنونین لە باجەکان زیاتر خۆش بێ ئەمە بە تەمامینی ساڵێکمان هەر لێ نەسێن یعنی ئێستا مانگێک و دوو مانگ و سێ مانگ بەڵڵاهی بە ئەمەلی ئێمە نایە لەبەرەوەش 6 ملیۆن کرێ تایە 30 ملیۆنی تایە 20 ملیۆنی تایە دەفتەری تایە کرێ بەڵێ
دەستەکانی خۆشبێ کاک مەحموودیان زۆر سپاس مادوومان سپاس کردی بە بۆ ئومێدی ئێوەش. ئەوەی کە لانی پەیوەندیدار گوێبیستی وتەکانی بەڕێزت ببێتن و کاک عتاش لە دوێنێ شەو لە راپۆرتێکی ئێمە دەرکەوتوی شەڵا لە داهاتوە بانگەشی ستۆدیۆەکەین و گفتوگۆی لەگەڵەکەی زۆر سپاس بۆ مححمود تۆفیق کە بەڕێزیان سەرۆکی کۆمەڵی میوانخانە و چێشخانەکانن لە لقی سلێمانی سپاس بۆ ئامادەبوون بەڵێ خۆشەویستان زۆر سپاس بەڵێ خۆشەویستان لە چینە لایەکێک لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمانیش بەرگەی نیگای و دواتر بەردەوامە بی. ڤایرۆسی کۆڕۆنا چۆن دەگوازرێتەوە هەروەها چۆن خۆمانی لێ بپارێزین. کۆڤید-19 نەخۆشیەکی پەتاییە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە تووشی مرۆڤەکان بوو بۆ یەکەم جار لە کەسێکەوە بۆ کەسێکی تر دەگوازرێتەوە بە زۆری لە ڕێی ئەو دڵۆپانەی کە دەردەدرێن کاتێک توشبوو قسە دەکات یان دەکۆکێت یان دەپژمێت. دڵۆپەکان لە سەردەم یان لوتی کەسانی نزیک دەنیشن. دڵۆپەکان کێشان زۆرە بۆ بڕینی مەودایەکی زۆر لە هەوادا تەنها دەتوانن مەترێک گەشت بکەن و هەرزوو لەسەر ڕووکەشێکەوە بنیشن. بڵاوبوونەوەی لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر بە زۆری لە ڕێگای بەریەککەوتنی نزیکە. تا ئێستا کاتی مانەوەی ڤایرۆسەکە لەسەر ڕووکەشەکان نەزانراوە. بۆیە پێویستە زوو ڕووکەشەکان پاک بکەینەوە بە تایبەتتر لە کاتێ هەبوونی هاوسەیەکی توش بوو. دەستەکان بەرکەوتیان لەگەڵ ڕووکەش زۆرە کە دەشێت پیس بێت بە ڤایرۆسی کۆڕۆنا. بۆیە پێویستە دوورکەویتەوە لە دەستکاردنی چاوەکان، لووت، دەم لەبەرەوەی دەستەکان دەتوانن ڤایرۆسەکە لە ڕووکەشەکانەوە بۆ تۆ بگوازنەوە. لە کاتی کۆکە یاخود پژمین دەم و لووتتدا بپۆشە.
بە نوشتانەوەی ئەنیشک یاخود بەکارهێنانی کلێنکس. ئەگەر کلێنکسێک بەکارهێنرا دەست بەجێ فڕیدا تەنەکەی خاشاکێکی داخراوە. باشترین ڕێگا بۆ خۆپارێزی لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا بریتیە لە دەستەکانت پاک بکەیتەوە بە لەخشاندنی ئەلکۆهۆل یاخود ئاو سابوون. ئەگەر هاتوو ڤایرۆسەکە لەسەر دەستت بوو ئەوە لە ناوی دەبات. تەندروست بمێنەوە و ڕێگر بە لە بڵاوبوونەوەی کۆڤید-19. لە پێناو پاراستنی تەندروستی خۆت و خێزان و هاوڵاتیان با هەمومان پابەندی ڕێنماییەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بین. فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ خۆشێستان لەم بەشەی پرۆگرامتان لەگەڵتان بەردەوامین و ئەویش گفتوگۆکردن دەبێت لەسەر نەبوونی خولە پەروەردەیەکان و ئەرکی خێزان یاخود ئەرکی دایکان و باوکان لەم کاتەدا بۆ پێیکە لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە کۆتایی مانگی دووەکرێ بڵین لە 27 دوانێ سەرجەم ناوەندەکانی خوێندن داخران هەتا ئێستش کە وەرزی هاوینە ساڵانی پار و پێران یاخود بڵێ ساڵانی ڕابردوودا خولی هاوینە یاخود خولە پەروەردەیەکان دەکرانەوانێ منداڵان و خوێندکاران دەچوونە ئەوێ بۆ ئەوەی کە لە زانستی یاخود لە پەروەردە دانەبڕێن. بەڵام بۆ ئەم ساڵ بەهۆی بوونی ڤایرۆسی کۆرۆناوە نەتوانراوە ئەم خولانە بکرێنەوە یاخود ئەم خولە پەروەردەیانە بکرێنەوانە بۆ ئەوەی کە مناڵان سەردانی ئەو خولانە بکەن بۆی کە لە زانست لە پەروەردە دانەبڕین. کەواتە لەم کاتەدا ئەرکی دایکان و باوکان یاخود ئەرکی خێزانەکان چی دەبێت؟ منداڵان بە تایبەت لە وەرزی هاویندا زۆر جار کە پشوو دەبێت زیاتر گرنگی دەدەن بە یاری ئەلکترۆنیەکان یاخود دەڕۆنە دەرەوە بۆ یاریکردن کە مناڵان کەمتر ئارەزوی ئەواکەن لە ماڵەوە بمێنەوە یاخود بڵین تااقەتیان نییە. کەواتە دایک و باوک یاخود خێزانەکان ئەرکیان چی دەبێت یاخود بەدیلی ئەو خولە پەروەردەیانە چی دەبێت؟ ئێمە بۆ ئەم مەبەستە ئەمڕۆ سەرپەرشتیارێکی پەروەردەیی لەگەڵ ئێمە میوان و بەوردی گفتوگۆ لەسەر ئەم بابەتە دەکەین بەوردی لەسەر ئەوە گفتوگۆ دەکەین کە ئەرکی دایک و باوک و خێزان چی دەبێت لەم بارودۆخەدا یاخود لەم کاتی نەبوونی خولە پەروەردەیانەدا. مامۆستا مەحموود باجلان کە بەڕێزیان سەرپەرشتیاری پەروەردەین لەم بەشەی پرۆگرام لەگەڵمانە. مامۆستا مەحموود سڵاو لێ بێم کاتەوە باش. سڵاو لێوەی بەڕێز سڵاو لە بینەران سپاسدانەکەین. زۆر سپاس. مامۆستا مەحموود پێشەوەی کە باز لە ئەرکی خێزان یا بڵێ دایک و باوکین باجارێ باز لە خولەکان بکرێن. ئەم خولانە کە لە وەرزی هاویندا ناکرێتەوانێ چی کاریگەریەکی لەسەر مناڵان دروست دەکات؟ ڕاستە بێگومان ئەگەر ئێمە باز لە خولەکان کەین دوو جۆر خولمان هەیە کە لە ساڵانی ڕابردووە لە هاوینانە بە شێوەیەکی بربڵاو بە تایبەتی لەم ساڵانەی کۆتاییە کاری لەسەر ئەکرا. یەک لەو خولانە بریتی بوو لە خولە بەهێزکردنەکان واتە ئەو خوێندکارانەی کە توانای فێربوونیان لە قوتابخانەیە بۆ وانەکانی قوتابخانیان لاواز بووە یاخود پێویستیان بە پاڵپشتی زیاتری وانە خوێندن بووە. هەندێک لەو خولانە بریتی بوون لەو وانانەی کە لە قوتابخانەیە خوێنەریان و بە شێوەیەکی زیاتر و کاریگەرتر کاری لەسەر بکەن. بەشێکی تر لەو خولانە بریتی بوو لە خولەکانی با بڵێن بەهرە و تواناکانی خوێندکاران ئەو بابەتانی کە هونەریە وەرزشیە یاخود بابەتەکانی ترە خوێندکاران پەریان بەو توانستانیان ئەدا کە بتوانن بەهرەیەک یا توانستێک فێر ببن لە ناوەندێک لەو پەیمانگایانی کە ئەکرانەوە. بەڵام لە ڕاستیە ئەگەر ئێمە باز لە کاریگەری خولەکان بکەین ئەبێ بگەڕێینەوە سەر ئەوەی ئایا خودی ئەم خولانە ئامانجەکانی کردنەوەیان چی بووە و ئامانجەکانی ناردنی مناڵان یاخود گەنجان بۆ ئەو خولانە چی بووە. چونکە ئەگەر بەڕاستی بە شێوەیەکی ڕاشکاوانە باسی بکەین بە تایبەتی لەم ساڵانی کۆتاییە خولەکان وەکو چاولێکاریە یاخود وەکو ئەوەی کە تەنها خوێندکارەکە هەندێک لە کاتەکانی خۆی لە ماڵەوە نەبێت و لە دەرەوە بەسەری بێت. لەمڕۆ ئێمە ئەوەی کە بەرچاومان کەوتووە کاریگەری خولەکان بەو شێوەیە نەهاتۆتە بەرهەم کە چاوەڕوانی لێ ئەکرێت چۆکو خولە بەهێزکاریەکان چۆکو فێربوونیەکان بەڵێ لەبەر ئەوەی کە ئەو پەیمانگایانی کە ئەکرانەوە هەرچەنە زۆربیان مۆڵەتیان هەبووە بەڵام لەبەر ئەوەی کە بنەماکانی فێرکاریەکی گونجاویان نەبووە خانوویان گرتووە کۆمەڵێ خوێندکار کە ڕەچاوی ژماری خوێندکار لە ناو هۆبەکانە باخچێک لە پەیمانگاکە یاخود کۆمەڵێ لایەنی ئاسانکاری و تەرفیهی تیابێ نەبووە. واتە ئەگەر هاتو ئەم خولانە بریتی بێت لە پۆلەکانی قوتابخانە جارێکی تر لە هاوینە بەڕاستیمە کاریگەری سلبی زیاتر هەبووە لە مامۆستا ئەگەر لە بابەتەکە لا نەیە ژینگەیەکی گونجاو بۆ خولانە پێویستە چۆن بێت؟
ژینکێکی گونجاو بێگومان بە گوێرەی ستانداردەکان ئەبێ هەموو هۆبەیەک لە 25 خوێندکار زیاتری تیان نەبێ و ئەبێت لە هۆکارەکانی فێرنکەرەوە ڕووناکی هۆکارەکانی فێربوون و ژمارەی با بڵێن قەبارەی ژوورەکە قەبارێکی گونجاو بێ بۆ ئەو خوێندکارانەوە باخچەی تیابێەوە لایەنی یاری تیابێەوە گەشت و گوزار و چوونە دەرەوەی تیابێ بۆ ئەوەی کە خوێندکارەکان ئەمە جیا بکەنەوە لەوەی کە جارێکی تر لە قوتابخانە بن چکە بەڕاستی ئێمە با بە ڕاشکاوان بڵێن زوڵمێک لە خوێندکارەکەن یاخود لە مناڵەکانمانی ئەەکەین ئەگەر پشووی هاوینان کە مافی خۆیەتی پشوو وەربگرێت و پەرە بە توانستەکانی خۆی با جارێکی تر بیان خێنە ناو ژوورەکانی قوتابخانە و هەمان بابەت و هەمان ڕیتم و هەمان شێوازی ناو قوتابخانیان تیا جێبەجێ بکەین و خاڵێکی تر بەڕاستی ئمە پەیمانگاکان کە لە هاوینانە ئەکرانەوە هیچ جۆرە سەرپەرشتیکردن و هیچ جۆرە با بڵین بە دۆداچوونێک بۆ کارەکانیان نەکراوە ئایا ئەم پەیمانگانە لەسەر چ ستانداردی کارەکان ئایا دوای تەواوکردنی ئەو ماوەی کە ئەوە لە ڕاستی ئەرکی پەروەردەیەکە یاخود ئەرکی وەزارەتی ڕۆشنبیری چکۆ ئەم پەیمانگانە لەم دوولایەنەوە مۆڵەت وەرەگرن ئەگەر لەلایەن پەروەردە وەرگیرا بێ بەڕاستی ئەبێ پەروەردە سەرپەرشتیکردنی ئەم خولانە بکە ئەرێک لە وەزارەتی ڕۆشنبیریشەوە بێ دووبارە سەرپەرشتی بکرێن چونکە ئەو عەقدەی کە لە بینی خوێنکار یاخود مناڵ یاخود خێزان و پەیمانگەکانە هەیە ئەبێ دوای کۆتایی خولەکە ئەنجامەکانی ببینرێت نەک تەنها با بڵێن مەبلەغی پارەی وەرگرتووە لە ئەنجامی ئەوەیە دەر ئەنجامەکانی هیچ جۆرە بابەتێکی ئەوتۆ بەرچاو نەکەوە کە گۆڕانکاریە بەسەر توانەکانی فێربوون یاخود بەهێزکردنی خوێندکارەکان باشە مامۆستا هەرچەنە لە پێشێکەکەشا باسم کە زۆر جار مناڵان ئەگەر ئەم خولانە نەبێت هۆگری یاری ئەلکترۆنیەکا بن ئەگەر ئەو بکەم بە پرسیار لە بەڕێستان دروستە ئەو قسەیە هۆگری یاری ئەلکترۆنیەکانە بن بێگومان ئەمە ڕاستیەکەی کەوتۆتە زەر جۆری پەروەردەی مناڵ لە ناو خێزانە جۆری هۆشیاری خێزان ئێمە لێرە خاڵێکێ بێ زۆر باسیکەین ئاستی بڕوانامەی دایک و باوک یاخود ئاستی خوێنەوەری دایک و باوک پێوەەر نییە پێوەەر نییە چونکە ئاستی هۆشیاری لەوانەیە دایک و باوکەکە بڕوانامەیەکی باڵایان هەبێ بەڵام گرنگیدانیان بە خوێندکارەکان لەسەر بنەڕەتی توانستی خوێندکارەکە ویستی خوێندکارەکە تێگەشتن لە خوێندکارەکان نەبێ یاخود گرنگی پێ نەدرێ یان هەرێکەیان مەشغوڵی کاری خۆیەتی مناڵەکە بێگومان مناڵەکە لێرێ وەکو تاکێکی با بڵێن گۆشەگیرکرا و بەجێ ئەهێڵرێت کەوتە سەر هۆشیاری خێزان بە تایبەتی دایک و باوک بۆ نمونە فەرەهەمکردنی ئەو بابەتانی کە خرێتە بەردەست مناڵ لەسەر بنەڕەتی سێ خاڵ بێت یەکەم توانستەکانی مناڵ دووەم تەمەنی مناڵ سێم حەز و ئارەزووی مناڵ ئەگەر هاتوو ئەم سێ خاڵی لە بەرچاوگیرە بەڕاستی خێزان ئەتوانێ مناڵەکە لەسەر ئەو بنەڕەتانە پەروەردە بکە یا هۆشیارێکی بە جۆرێ پێ بگەیەنێ کە لە بری ئەوەی کە یاری ئەلکترۆنیەکان بە شێوە سلبیەکەی بەکاربێن یاخود ئەو یاری ئەلکترۆنیانی کە کاریگەری سلبیان لەسەر مناڵ یاخود خوێندکارەکە هەیە بەو شێوەی کە کاریگەری لەسەر هۆشیاری بکە لەسەر لایەن تونند و تویژی بکە لەلایەن سێکسی بکە یا کۆمەڵە لایەنی تر ئەو بابەتانە بەکاربهێنێت کە لایەنی هۆشیارین لایەنی ڕۆشنبیرین لایەنی پەرەدان بە توانستەکانی مناڵەکانیان ئێمە ئەتوانین مناڵەکانمان والیە بکەین کە ئەو بابەتانە بەکاربهێنن بەڵام ئەگەر هاتوو ئێمە لە ڕووی پەروەردەیەوە تێگەیان نیەکمان بە مناڵەکە گەیان نەک بە زۆر لێکردن چونکە هەموو زۆر لێکردنی دەرئەنجامی سلبی زیاتری هەیە بۆ نمونە زۆرێک لە خێزانەکان بۆ ئەوی کە مناڵەکانیان هۆگری یاری ئەلکترۆنیەکان دەبن ئامرە ئەلکترۆنیەکان لە مناڵ لا ئەبن یاخود خەتی ئەنتەرنێتیان لەسەر لا ئەبن کە ئەمانە بەڕای من لەم بارودۆخەیەکە ئەبێ بگەڕێنەوە سەر لایەنە تەکنۆلۆژیەکان و لایەنەکانی ئەلکترۆنیەکان چۆن بەکاری ئێهێنن چونە دەرەوە کەمترە ئەبێ ڕێگری لەوانە نەکرێ بەڵکو وا بەکاربهێنرێن کە بە شێوەیەکی ئیجابی بەسەر مناڵەکانە بشکێتەوە چاولێکەری هیچ ڕۆڵێکی هەیە مامۆستا لەم بارودۆخە یاخود مناڵەکە بینێ برادەرەکەی بەکاری ئێنێ یاخود پاسکیلێکی بێڕاتەوە ئەم چاولێکەری هیچ کاریگەریەکی هەیە بێگومان ئەگەر دایک و باوکەکەش هۆشیار بن بێگومان لێرە با بڵین ئەو ناوەندانی کە مناڵەکان هاتو چۆی ئەەکەن کوێیە ئایا مناڵەکە بۆ نمونە مناڵێک لە دەرەوە شاریە لە گەڕێکێکی میلیا جیاوازی لەگەڵ گەڕێکێکی ترە ئەوانی کە مەجای چوونە دەرەوەیان زیاتر یاخود ئاسۆی بەردەمیان زیاتر کراوەتەوە بە چوونە دەرەوە کۆنتترۆلکردنی ئەم مناڵانە بڕێک زەحمەترە چونکە هەندێکات ڕەنگە ئەو جۆرە وشیاریە جۆرێک لە جیاوازی لە نێوان پەروەردەی خێزان و ناو کۆمەلگایە دروست بک بۆی کە ئەوەی لە ناو خێزانە پێوترە ناو کۆمەلگای شتێکی تر بێ بۆیە بەڕاستی بڵین چاودێریکردنی مناڵ بە شێوە پۆزتیڤەکەی لەگەڵ کیا هاوڕێتی ئەەکەوە بۆ ناوەندێک سەردانەکەەوە لە کوایە کاتەکانی تری بەسەر ئەمانە خاڵێکی گرنگن
کە دایک و باوک بە هۆشیاریەوە ڕفتاری لەگەڵ بکەن و ئاگاداری ئەوە بن کە بە تایبەتی لە قۆناغی سەرەتایی مناڵێت چونکە ئێمە بەڕاستی لە کۆمەلگای ڕۆژهەڵاتیە بە تایبەتی کۆمەلگای کوردی 5 ساڵی یەکەم کە کاریگەری زۆر گەورەی لەسەر پەروەردەکردنی کەسایەتی مناڵێ و بگرە بنەماکانی کەسایەتی مرۆڤ لە ئایندێ لە 5 ساڵێ مناڵ لێرەیە لە خێزانی کوردیا تۆزێک پشتگوێ ئەخرێت لە ڕێنمایە گرنگەکان لە بنیادنانی ئەو توانستانی کە بۆ ئایندەی گرنگە. ئەلم کاتانێت زۆر گرنگە بە تایبەتی دایک لە ناو خێزانیشە چونکە دایک ڕۆڵی پەیمانگایەکی زۆر گرنگە بۆ مناڵ ئەگەر باوک بڵێن بە دەرفەتی ئەوەی کە زیاتر سەرقاڵی کارەکانی دەرەوەیە دایک لێرە زۆر گرنگە کە ڕێنمایی مناڵەکان بکەن لەسەر ئەو بابەتانی کە چی بەکارهێنن بۆ کوێ ئەچن کارەکەتان چۆن بەسەر کەواتە مامۆستا پێویستە مناڵان بەرکەوتنیان لەگەڵ یەکتریا هەبێت زۆر جار دەوترێت کە مناڵان ئەگەر کاتێکی کەمیش بێ پێویستە بەرکەوتنیان لەگەڵ یەکە هەبێت تێکەڵاویەکیان هەبێت لەگەڵ یەکدا چونکە چێژی ڕاستەقینە لە ناو مناڵاندا لەگەڵ لەو تێکەڵاویە ئەمە دروستە؟ بێگومان لە حاڵەتە ئاسایەکانە ئەمانە زۆر گرنگ بوون ئەگەر ئێستا لەبەر بارودۆخی تەندروستی سنووردار بکرێت بەڵام هێشتا گرنگن و بێژگە لەوەی کە مناڵ بڵێن تێکەڵاوی گرنگە لەگەڵ هاوتەمەنەکان و هاوتوانەکان و هاوحەزەکانی خۆیانە خاڵێکی هەیە زۆر گرنگە کە ئێمە بەڕاستی لە ئێستاە دایکان و باوکان زۆر گرنگە کاتی تایبەتی ببەخشن بە مناڵەکان خۆیان وەکو دایک و باوک وەکو خێزان کە گفتوگۆ لەگەڵ مناڵەکانە بکەن و دەربارەی حەزەکانیان ویستەکانیان خواستەکانیان ئەو ئامانجانی کە هەیەە بۆ ئەوەی کە مناڵ نەبێتە کە لایەنێکی دابڕاو تەنها بۆ چوونەکانی هۆشیاریەکانی لە دەرەوەی خێزانی خۆیان وەربگرێ بەڕاستی زۆر گرنگە ئەم کاتانە تەرخان بکرێ بۆ گفتوگۆکردن بۆ دانیشتنی تایبەتی لەگەڵ مناڵە لە ماڵەوە نەگەر مناڵ ئێمەکەڵی مناڵ تەمان بە گوێرەی بنەماکانی مافی مناڵ و مافی مرۆڤ تا 18 ساڵم بە مناڵ حسابەکرێ ئەمە زۆر گرنگە کە ئێمە ئەمەش لە بەرچاو بگرین بەڕاستی نەوەکو لە قۆناغێکە دەستبەرداری بن کە لا ئێمە وایە بۆ من لە ساڵانە مناڵی وازەکە گەورە بووە وەکو گەورەی ڕفتاری لەگەڵا بکە مافی خۆیەتی وکو مناڵ ڕفتاری لەگەڵا بکرێ بە گوێرەی تەمەنەکان بۆی ئەم کاتانە زۆر گرنگن بەڕاستی چ مناڵەکان لەگەڵ هاوتەمەنەکانی خۆیانە بەڕەچاوکردنی ئەو بابەتانێکی ئێستا لە ئارەدا هەن و دایک و باوک زۆر گرنگن کە کاتی خۆیان تەرخان بکەن چونکە لە ئێستاە بەڕاستی هەندێک باری شارستانی هەیە ئەگەر ئێمە بە شێوە ڕاستەخۆکە وەری بگرین و لەگەڵ بنەماکانی ژیانی خۆمانە نەیگونجین کاریگەری سلبی ئەبێ بۆ نمونە ئازادیدان بۆی کە مناڵ زۆرترین کار لە ژوورەکەی خۆی بمێنێتەوە ئەمە دەرئەنجامی سلبی مناڵێکی گۆشەگیر مناڵێکی کەم دوو دەرەچیەوە مناڵێکە توانستی ئەوەی نابێکە کێش و گرفتەکانی پێگەیاندنی منداڵ تەنها بەخێوکردن و نان پێدان نییە بەڵکو پەروەردەکردنە خواردن پێدانە پەرەپێدانە بە بەهرە و تواناکانی ڕاستە بەداخەوە ئێمە منوکو سەرپەرشتێکی پەروەردەی زۆر بەڕاشکاوانە ئەوە ئەڵێم قوتابخانەکانمان تەنها کار لەسەر ئەو بابەتە زانستیەکانیان کردووە تەواوکردنی کتێبەکان لەبەرکردنی ئەو بابەتانی لەو کتێبەکانە هەیە ئەگەر ئێمە لە هاوینەکەیشە دووبارە خوێندکارەکان بخەینە ئەو بابەتە سلبیاتێکی گەورەی هەیە لە قوتابخانەکانمانە کەمترین گرنگی بە حەز و توانە و خولیەکانی مناڵ درراوە بەڕاستی بۆ نمونە لە کەم قوتابخانەیە ئەبینین کە بە تایبەتی لە قۆناغی بنەڕەتی حەوت بۆنەوە یاخود لە بەشەکانی ترا کۆڕێکی شعری بۆ کۆمەڵی خوێنکار بکرێتەوە پیشانگایەکی وێنەکێشان بۆ کۆمەڵی خوێنکار بکرێتەوە ناسینی سایکۆلۆژیای مناڵ گرنگە زۆر گرنگە بەڕاستی چکە لایەنە پەروەردەیەکەی ئەبێ ئێمە کاری لەسەر بکەین بنەمای گۆڕانکاری لە ڕفتاری ئادەمیزادە بە پەروەردەیە نەک بەزانین چونکە هەندێک کات ئێمە لەوانەیە خەڵکمان هەبێت لە ڕووی زانینە زانیاریکی زۆر باشی پێبێ بەڵام لە ڕووی ئەتەکێتی ئاخاوتن و چۆنێتی گەیاندن و چۆنێتی ڕفتارکردن لەگەڵ کەسەکەی بەرامبەر و چۆنێتی ئەو بابەتانەی چۆن کاری پێەکە ئەمە لایەنە پەروەردەیەکەیتی کەوایلەکە هەمیشە بە شێوە پۆزتیڤەکەی ئەو زانیارانی پێتی بەکاری بهێنێ و توانای گەیاندنەکانی باشتر بێت بۆیە چووکو مامۆستا چووکو خێزانیش لایەنی پەروەردەی زۆر گرنگترە لە لایەنی پێدانی زانیاری مامۆستا مەحموود زۆر جار لە گەورەکانە باز لە ڕێخستنی کاتەکرێ ئەم ڕێخستنی کاتە بۆ مناڵیش دروستە ئەکرێت دایک و باوک کاتەکانی مناڵەکەی ڕێکخات بێگومان بە تایبەتی لەو قۆناغانەی کە مناڵ با بڵێن توانای ئەوەی نییە کە خۆی بە شێوەیەکی زانستیانە بابەتەکان ڕێوخات پێویستی بە هاوکاریکردنی خێزان زۆر هەیە لە قۆناغێکی تریشە بۆ منە قۆناغی ئامادەیە قۆناغی حەوت بۆنەوە ڕەنگە خوێنکار خۆی بتوانێت بەشێک لە کاتەکانی خۆی بەگوێری حەزی ویستەکانی خۆی کاتەکانی تەرخان بکە چکە دوو جۆر کات تەرخان بە پێی حەز و ویستەکانی نەک ئەوەی کە بۆ هەموو مناڵێک خشتێک دابدرێت چۆن بخەوێت چۆن هەستێت چۆن نان بخوا ئەوە زۆر ڕاستە
ئەو زۆر ڕاستە هەستا من بڕوام بە هەندێک لەوانن یە بۆ نمونەتەوە جەدوەلێکی زەمەنی لە ئەنتەرنێت وەرگری بەگەری ئەو جەدوەلە زەمانیە کار لەگەڵ مناڵەکە تا بکەیت چونکە هەموو خێزانێک ژینگەی جوگرافی ژینگەی کۆمەڵایەتی ژینگەی پەروەردەی ڕۆشنبیر و شیاری خۆی جیاوازە لە خێزانێکی تر ئەبێ ئەم کاتانە بە جۆرە تەرخانکرێکە لەگەڵ هەلومەرجەکانی ناو خێزانی خۆمە ئەگونجێ لەگەڵ ئەو ناوەندە کۆمەڵایەتی کە منیتیان ئەگونجێ چونکە بەڕاستی کاتەرخانکردن بۆ مناڵێکی 5 ساڵان جیاواز لە کاتەرخانکردن بۆ مناڵێکی 12 ساڵان مناڵێکی 5 ساڵان پێویستی بە بڕێ خەوی زیاتر هەیە پێویستی بەلایەنی تەرفیهی زیاتر هەیە بۆ نمونە یاریەکانی زیاتر بێ لەو بابەتانی کە زانستین پێویستی بە ئەو هۆکارانە هەیە کە تۆ لە کاتێکا بیخەیتە بەردەستی کە بتوانێت کاری تیا بکە نە کاتێکە بۆ نمونە خەوی بێ بێتاقەت بێ کۆمەڵە حاڵەتی هەبێ کەواتە تەرخانکردنی کاتەکان بۆ خەو بۆ دانیشتن بۆ ئیسراحەت بۆ گفتوگۆ بۆ یاری یاخود بۆ بچونە دەرەوە لایەنە کۆمەڵایەتیەکان بە گوێرەی تەمەنی مناڵەکە ئەگۆڕێت و بە گوێرەی ناوەندە کۆمەڵایەتی و لایەنە پەروەردەکان کە تاکی و مناڵی خێزانی تیا ئەگۆڕێت هەنێ جار کە ئەڵێن مناڵ ئاسانتر شت وەرەگرێ ئەکرێت ئەم پشووی هاوینە یاخود ئەم ماوە زۆرەی کە هەر لە سەرەتاوە خوێندن نەبەوە دیاریش نییە وەرزینەی خوێندن کەی ئەکرێتەوانێ ئەکرێت مناڵ فێر بکرێ یاخود دایکان و باوکان ڕێگەنیشان دەربن بۆی مناڵەکانە فێری زمانێکی تر ببن بێگومان ئەوە ڕێگەی کتێبێک یان زۆر گرنگە بێگومان لەبەرەوەی خاڵێک هەیە لە مناڵە لە دەرووناسی پێوترێ حب الاستطلاع والاستكشاف يعني حەزی بە دواگەڕان و دۆزینەوە ئەم حەزە لە مناڵە زۆر چالاکە توانای وەرگرتنی زیاتری هەیە توانای خەزنکردنی باشتری هەیە هەرچەنە ئێمە لە قۆناغەکانی مناڵەیە مناڵ بۆ مودەیەکی کەم بابەتەکان خەزنەکە ئەبێ لەگەڵە دووباری کەیتەوە بۆی بەچاکی بچێتە باڵین یادگەی درێژمەودای مناڵەوە بەڵام لێرەدا کارکردن لەسەر ئەو بابەتانی کە مناڵ پێویستی لە ژیانی ئایندەیە خاڵێکی زۆر گرنگە بە تایبەتی ئێستا خۆشببختانە کە لە ڕێی تەکنەلۆژیا و ئەم بابەتانە زۆر ئاسان بوون یعنی پێویست ناکە مناڵ ئیت تەنها لە ناو پەیمانگایەکی دەرەوەی خێزانەکە بێت ئەم بابەتانە فێر بێ لە ڕێگەی ئەنتەرنێتەوە بۆ نمونە هەر لە گوگڵ خۆی چەنەها با بڵێن دیوار هەیە یاخود کرانەوە هەیە کە تایە خوێنکار ئەتوانێت ئەو بابەتە هەڵبژێرێت کە تایە ئەتوانێت پەرە بە توانستەکانی خۆی بە هوەریە زانستیە پزیشکێر بابەتێک هەیە یاخود چەنەها کەناڵی یوتیوب هەیە کە بە شێوەیەکی زانستیانە کار لەسەر ئەو بابەتانەکەن خوێنکار پەرە بە توانستەکانی زمانی بە و چەنەها ماڵپەڕ هەیە فێرکارین بەڕاستی بە تایبەتی وەکو یاری بۆ مناڵانی کە لە بینی بڵێن 1-2 ساڵ ئەتوانین بڵێن ئەوانە ئەبێتە بەدیلێک بۆ نەبوونی خولە فێرکاریەکان زۆر خولە پەروەردەیەکان بڵێ ئەو خولانی کە لە دەرەوە لە پەیمانگەکان ئەکرێنەوە بۆچی لە ناو لێرەیە زۆر گرنگترە تەمان ئێمە لێرە ئەتوانین خوێنکارەکە ئاڵوگۆڕکەین لەوەی کە بابەتە تەکنەلۆژیەکان بۆ یاریە سلبیەکان بەکاربێنێ ئەچێتە ماڵپەڕێکی زانستی پەروەردەیی فێرکاریەوە بۆ نمونە ئەگەر کچێکە فێر ئەبێت چۆن ئارایشتگایە بەکاربێنێت چۆن ساڵۆن بەکاربێنێت یاخود فێر ئەبێت چۆن وێنە بکێشە یاخود فێر ئەبێت چۆن ڕنگ بەکاربهێنێ ئەمانە وا لە خوێنکارەکە ئەکە هەم حەز و ئارزوەکانی خۆی بەکاربێنێت لە هەمان کاتە ئەو کاتێک کە بە تەکنۆلۆژیاوە خەریگە بێ بە ئەمرە ئەلکترۆنیەکانەوە خەریگە بێ لە بابەتی سوودبەخشە بەکاری بهێنێ و دەرئەنجامی باشتری شێبێت چونکە ئەو هەڵبژاردنی کە خۆی ئیکا لەگەڵ حەزی ویستی خۆیان ئەگونجێ بەڵام ئەوەی هەیە کە ئەو کاتی بۆی تەرخانەکرێت پێویستە لەژێر چاودێری دایک و باوکە بێ بۆی کاتێکی زۆر تایە بەکار نهێنێ بۆ چاو بۆ مێشک و ئەمانە کاریگەری سلبی هەبێت باشە مامۆستا مەحموود ئەکرێت ئەم خولە پەروەردەیانە بە شێوەی ئۆنلاین بێت یاخود بۆ تەمەنی مناڵەکان گونجاو نییە ئەگەر بە شێوەی ئۆنلاین بێت بە شێوەی لایڤێ باشترە تەمان ئێمە بۆ نمونە ماڵپەڕێک کرایەوە لە وەزارەتی پەروەردە بۆ بابەتەکانی قوتابخانە بە شێوەی ئۆنلاین لەسەر هێڵ بەڵام بەداخە ئەو بابەتانە کە دانراون هەمووی تۆمارکراوە بابەتە تۆمارکراوەکان بابەتێکی زیندوو نین چونکە کاتێکە خوێنکار بابەتێکە بینێ جیاواز نییە لەوەی کە بابەتێکی لە تەلەڤیزیۆن یا لە بابەتێکی ترا ببینێ ئەگەر بابەتەکە لەو کاتەیە ڕاستەوخۆ بێت خوێنکار ئەتوانێت بەرکەوتنی هەبێ لەگەڵ خوێنکارەکانی ترە لە ڕێی گفتوگۆ کە هاوبەشی ئەەکەن لە بینینی ئەو بابەتەوە ئەتوان گفتوگۆ لەگەڵ مامۆستاکەکەن بە شێوەی ڕاستەخۆ وەکەوەی خوێنکارەکە لە هۆڵێکی ڕاستەخۆیان بەشداری کردبێ ئەگەر هاتوو ئەو بابەتانە کران بە ئۆنلاین بۆ نمونە هەندێک پەیمانگای ئێستا خولەکانی بەهێزکردنی بە شێوەی ئۆنلاینە ئەمە طبعاً بە شێوەی لایڤ بێتە کاتێک تەرخان کرێ بۆ نمونە کاتژمێر ئەو نەبوو ئەوە خوێنکارەکان ئامادە بن لەسەر شاشەکەیان و هەمویان پێکەوە بینەری ئەو بابەتە بن گفتوگۆی تیا بکەن ئەگەر بەم شێوەی بێت بەڵێ بێگومان بۆچی ناکرێ ئەکرێ پەیمانگەکانیش بابەتەکان بە شێوەی لەسەر هێڵ پێشکەش بکەن دەستەکانە خۆش مامۆستا یەک شتێک بیرمانە چێ پێم خۆشە باسیکەین زۆر باسمان لە گرنگی و ئەرکی خێزان و دایکان و باوکان کرد بەڵام هەندێک مناڵ هەیە ڕەنگە دایک یان باوکی نەبێیان ڕەنگە هەندێک مناڵ هەبێت کە هیچیانی نەبێت ئەو کاتە ئەم ئەرکاکەوێتە ئەستۆیکێ
بێگومان ئێمە کاڵین بە خێوکار هەندێک کات دایکە باوکە داپیرە و باپیرە یاخود خوشکوبرایی گەورەی یاخود هیچ نەبێ ئەو ناوەندی ئەو کەسانە کە ئەرکی بەخێوکردنی ئەو مناڵە ئەگرن ئەستۆ ئەمە زۆر گرنگە ئەوانەی کە با بڵێن ئەرکی پەروەردەکردنی مناڵەکەیان لە بەردەستە یا مناڵەکە لە ناو با بڵێن باوەشی پەروەردەکردنی ئەو کەسانەیە ئەبێ ڕۆڵی ئەو دایک و باوکە ببینین تەوان ئێمە خاڵێکی ئەمەژەی پێبین هیچ کەسێ ناتوانێت بەدیلی دایک و باوک بێت حتا مامۆستاش بەڵام ئەکرێ بە خستنەبری ئەو پەروەردەیە ئەو ناز و سۆزەی کە ئەوان پێیان ئەدرێت لەم ڕێگەوە کاری لەسەر بکرێت. دەستەکانە خۆش مامۆستاگیان زۆر سپاس لە سەرجەم ڕێنمایی و لە وتەکانت زۆر سپاس بۆ مامۆستا مەحموود باجلان کە بەڕێزیان سەرپەرشتیاری پەروەردەیی سپاس بۆی کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان بەردەوام بووین. زۆر سپاس. بەڵێ خۆشەویستان دەفەری ڕاپەڕین یاخود بڵێن شاری ڕانیە بەهۆی ئەوەی کە ڕێژەی توشبوونی ڤایرۆسی کۆرۆنا تیایدا ڕوو لە هەڵکشانە پێویستی بە خۆپارێزیەکی زیاترە. هاوکارمان هونەر ڕەسوول لەو بارەوە چاوپێکەوتنێکی بۆ ساز کردوین فەرموون پێکەوە با بینەری بین. سلااوان لێبێ سلااو لە بینەرانی گەلی کوردستان نەخۆشی کۆرۆنا لە سنووری ئیدارەی ڕاپەڕین ڕێژەکەی لە زیاد بووندایە لە سەرەتاکانی ئەم ڤایرۆسە لە سنووری ئیداری ڕاپەڕین کرێ بڵێ مەدرژایی چەند مانگێک بە خۆشحاڵیەوە بۆ کە تەنها دوو حاڵ لە سنووری ئیداری ڕاپەڕین تۆمار کرا بەڵام لە دوای جەژنی پیرۆزی ڕەمەزانەوە ڕێژەکە لە سنووری ئیداری ڕاپەڕین زیاد بوو ئێستا ڕۆژانە لە ئیداری ڕاپەڕین ڕێژەی توشبوو لە زیاد بووندایە. ئێمە ئێستا لە بەڕێوەبەراتی خۆپاراستنی تەندروستی ڕاپەڕینین و لەگەڵ بەڕێز ناجی حامید کە بەڕێوەبەری خۆپاراستنی تەندروستی ڕاپەڕینە گفتوگۆ دەکەین قۆناغەکەی ئیداری ڕاپەڕین گەیشتۆ بە چی و هێشتا پێویستە چی بکەین. نازی خان سڵاو دەبێ گەرمەی بەردەم مایکەکەم کاتت باش سڵاو دەبێ ماندوو نەبن چەند مانگی ڕابردوودا بە شێوەی بەردەوام هەوڵ و هیممەتان هەبوو. ئێستا نەخۆشی کۆرۆنا لە ئیداری ڕاپەڕین سنوورەکەی ئێمە نازیخان لە چ حاڵەتێکدایە؟ بەڕاستی کاکوونەر لە سنووری ئیداری ڕاپەڕین لە دوای جەژنی ڕەمەزانەوە لەگەڵ نەمانی یا شلکردنەوەی ڕێکارەکانی خۆپارێزی یان تاکە کەسی بەڕاستی لەپڕ ڕێژەی توشبوون بە ڕێژەیەکی بە شێوەیەکی بەرچاو دەرکەوت و دواتر بەرەبەرە لە هەڵکشاندایە هەتا ئێستاش بەڕاستی لە هەڵکشاندایە بەڵام خۆشبەختانە زۆربەی هەرە زۆری نەخۆشەکانمان ئەوانە نەبێت کە نەخۆشی درێژخایانیان هەیە چاک دەبنەوە و یاخود بێنیشانن ڕێژەیەکی زۆرمان بەڵام ئەوانەی کە بەڕاستی نەخۆشی درێژخایانیان هەیە ویان ئەوانەی کە تەنگە نەفەسن خۆیان نەخۆشی ڕەبوویان هەیە ئەوانە کاتێک کە تووشی نەخۆشیەکە دەبن حاڵەتیان دەکەوێتە حاڵەتی هەریجەوە و هەتا ئێستا 9 کەس لە سنووری ئیدارەی ڕاپەڕین بەهۆی کۆڕۆناوە گیانی لەدەستداوە کە 6یان لە سنتەری نەخۆشی گوازراوی ڕانیە و 3یانیشیان لە سلێمانی بەڕاستی ئەوش دەگەڕێتەوە بۆ کەم تەرخەمی هاوڵاتیان لەو کاتەوە ویان باوەڕ نەکردن بە ڤایرۆسەکە دیارە ئێمە سەرەتا هەوڵێکی زۆرماندا بۆ ئەوەی کە نەخۆشیەکە بە هیچ شێوەیەک داخڵ نەبێ لە سنوورەکەمان لە دەبارەکەمان ئێمە تەنها یەک دەواازەمان هەیە کە ئەو دەواازە داخرا خۆشبەختانە ئەو کاتە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە و دواتر ڕێکارەکانی خۆپارێزی زۆر بە شێوەیەکی باش جێبەجێ دەکرا هەم لەلایەن هاوڵاتیانەوە دیارە حکوومەتی هەرێم ئەگەر بە زۆریش بوو بێت سوودێکی زۆرمان لێبینی بەڵام لە دوای جەژنی ڕەمەزانەوە دیارە هاوڵاتیان هیچیان نەبینی بوو یان نەخۆشیان نەبینی بوو یان حاڵەتی مردنیان نەبینی بوو کەم تەرخەم بوون کەم تەرخەمیان کرد هەتا ئێستاش بەردەوامن دەبینی دوکان و بازاڕەکان قەرەباڵغێکی زۆری پێوەیە بەبێ بەکارهێنانی ئەو هۆکارانەی کە دەبنە خۆپارێزی بۆخۆی بەشێنی لە گرفتە سەرەکیەکەی ڕانێ دەبینی خەڵکێکی کەم هەیە پابەندە کە هاوڵاتیان پابند نین بەڕاستی و تێکەڵاوبوونێکی زۆر هەیە نزیک بوونەیەکی زۆر هەیە کە بەڕاستی ئێمە بە یعنی بە تێچوویەکی زۆر کەم ئێمە دەتوانین خۆمان پارێزین
ڕێژەی توشبوونەکە زۆر کەمکەینەوە. ئێمە هەوڵێکی زۆر درا لەلایەن بەڕێوەبەراتی گشتی تەندروستیەوە بۆ پارەیەکی زۆر سەرف کرا بۆ کەرەنتینەکردن و شوێنی کەرەنتینە و لەلایەن ئیدارەی ڕاپەڕینەوە هەر بە هەمان شێوە. بەڵام ئێستا بەڕاستی ئەوەی لە تواناماندا هەبوو کردمان خەڵکێکی زۆر من پێم وایە ڕێژەیەکی زۆر لە دەبەری ڕاپەڕین توش بووە. من تەسەور دەکەم بە تەسەوری خۆمەک و خۆپاراستن ئەگەر ئێمە ئیمکانیتمان هەبووە دیارە ئەو ئیمکانیتەمان نییە. ئەگەر لە ڕۆژێکدا ئێمە 2000 بۆ 3000 فەحسمان وەرگرتایە من پێم وابوو لەو 3000 فەحسە دوانیان کە پۆزتفا. بەڵام ئەوە ڕێی خۆمە دیارە بەپێی پشکنیانەکانیشمان کاتێک زۆر جار هەیە مەسەلەن لە 97 نەخۆش چلمان پۆزتیف بووە نیوە و نیو. من بۆیە بەو ڕێژەیە دەڵێم خەڵکێکی زۆر توش بووە و هەروها لە ئێستادا بەڕاستی ئەوەی کە بە ئێمە دەکرێت تەنها چاودێریکردنی ئەوانەیە کە تووشی نەخۆشیەکە دەبن. ڕقم تەلەفۆنی خۆمان بڵاو کردوتەوە لەگەڵیانین لە کاتێک کە تووشی نەخۆشی دەبن. ئەوەی کە دەمێنێتەوە بەڕاستی دەکەوێتە سەر شانی هاوڵاتی کە خۆی پارێزێ. بەڕاستی لە ئێستادا هاوڵاتی خۆی نەپارێزێ هیچ بە ئێمە ناکرێت چونکە زۆر تەشەنەی کردووە و هەمووشی نادیارە ئێمە ناتوانین نەخۆشەکەم دۆزینەوە. ئەوانەی کە پشکنینیان بۆ نەکراوە تەنها ئەوانەی کە پشکنینیان بۆ کراوە لە بەردەستمانوە کە پشکنینیشیان بۆ کراوە زۆر پابەندین بۆ شێوەیە کە ئێمە پێویستمانە. بۆیە دەبینی هەتاوەکو پشکنینەکەی دەردەچێت تێکەڵاوی خەڵک دەبێ هاتوچۆی بازار دەکا هاتوچۆی شوێنان دەکا. کاتێک کە پشکنین دەردەچێت لەوانە نییە بە شێوەیەکی باش پابەندی ڕێنمایەکان بێ. بۆیە هەموو دەوروبەری کەسوکاری هەر هەمووی توش دەبێ. من داوا لە هاوڵاتیانی خۆشەویست دەکەم. ئێستا ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی تەندروستی یا وەکو وەزارەتی تەندروستی بەگشتی ئەوەی کە پێمان دەکرێت تەنها چاودێریکردنیانە تاکە شت کە دەتوانین ڕێگری لەو نەخۆشیە بکەین لە ئێستادا تەنها تاکپارێزیە تەنها ئەوەیە کە هاوڵاتی خۆی خۆت پارێزێ. دەچێت ینی خۆپارێزیەکەش زۆر ئاسانە تەنها ماسکێک و دووروەستان لە یەکتر و تێکەڵاو نەبوون نەچوونە ناو قەرەباڵغیەوە و هەروەها زوو دەستەکان بشۆ هیچ شتێکی ئەوەندە قورس نییە کە ئینسان نەتوانێت جێبەجێکە. من دەستخۆشی لێەوە دەکەم و هیوادارم جارێک کە هیوادارم هاوڵاتیان پابند بنەوە تاوەکو نەگەیشتۆتە ئەو کاتێک کە بەڕاستی نیگەران بین لە مردنی هاوڵاتیان ڕێژەکەی ئەوەندە زۆر بێ. باشە نازیخان لە سەرەتای نەخۆشیەکە کۆمەڵی خەڵکی زۆر فراوانتان دەست پێ کرد ینی خەڵکان وشیان کردەوە ئەوەی کە پێویست بوو ئێوە ئەنجامتاندا لە ڕابردوو بەڵسمەوەی ئێستا هەڵمەتانە کەمترە بۆ هەموو هەرێمی کوردستانەوە ڕاستە هەمووی نەڕاستەوە ینی گەشتۆتە ئاستێک کە هاوڵاتی هەموو شتێک دەزانێت ینی بۆچی خۆڵەتان ڕاکیراوە. ئێمە کاتی خۆی هەڵمەتی زۆرمان کرد پێم وایە هەرچی خوێندنگە و هەرچی ئەوقاف و هەرچی مزگەوت و هەر شوێنێکە قەرەباڵغ بووە من پێم وایە هەڵمەتی هۆشیاریمان کرد بێت جگەلەوەی کە لە کەناڵەکانی سۆشیال میدیا بە بەردەوام ئێستا هەر بەردەوامین لە سۆشیال میدیا بەڵام دیارە لە وەزارەتی تەندروستیش خۆتان ئاگادارن کە کەناڵێک بە تایبەت دانراوە بۆ نەخۆشی کۆڤید-19 بەڵام کە هاوڵاتی هەتا ئێستا خۆشی پابند نەبووە. ئێستا ئەوەندە زۆر بڵاو بۆتەوە کە پێم وایە ئەوەندەش باس کراوە یعنی خەڵک بێزار بۆ لە باسکردنی. ئێمە پێمان وایە هەروەکو وەزارەتی تەندروستیش هاوڵاتی ئەوەندەی پێگەیشتووە کە بتوانێت خۆی پارێزێ ئەوەی کە نایکە خۆی باوەڕی پێنیە خۆی کەم تەرخەمە خۆی خۆپارێزی ناکات. باشە دەبێت ڕاپەڕین بەداخەوە ڕێژەکان زۆرە ڕێژێکی زۆر خەڵکی توش بووە قسەتان بۆ ئەو هاوڵاتیە بە ڕێزانەی کە تووشی نەخۆشیەکە بوون یعنی کەسێک تووشی نەخۆشیەکە دەبێت فشارەتێکی گەورە ناکرێتە سەرشانی کە بۆی کە تاکپارێزی بکە بمێنێتەوە لە ماڵەکەی خۆی دابێت تێکەڵاوی خەڵک نەبێت یعنی ئەوەش ئەرکێکی گرنگ نییە جێبەجێ بکات.
ئەوەی کە تووشی نەخۆشیەکە دەبێت دیارە ئێمە هەم ناونیشان و ڕقم تەلەفۆن و ئاگامان لێیانە کە لە ماڵەکانی خۆیان دەبێت بمێننەوە و ئیجباریشم بەوەی کە بمێننەوە و تاوانیشە کە تێکاڵاوی خەڵک بن چونکە ئەو وەکو کەسێک وایە کە تاوانێک ئەنجامدات بۆی هەیە ئەو کەسە کە خەڵکی کە توش دەکات بێتەوە کاری مردنی خەڵکی دیکە بەڕاستی ئەرکێکی زۆر دەکەوێتە سەرشانی خۆیان بۆ خۆپاراستن خۆ دوورگرتن خۆ کەرەنتینکردن هەر کەسێک کە توش دەبێت لە ماڵەکەی خۆشیدا کە خۆی کەرەنتینکە پێویستە خۆی بەتەنیا بێ خۆی کەرەنتینکە هیچ کەسێک تێقەڵاوی نەبێت کاتێک کە تێکەڵاو دەبن ئەوان و چەندانی کە لە دەوروبەریان توش دەبن بەڵێ دەبێت ئەو کەسێک کە تووشی نەخۆشیەکە دەبێت خۆی پارێزێ بەردەوام ڕێنمایان پێدەدەین ئەگەر یەکێک خۆی بێزار بێ لێمان بەڵام خەڵکانێکی زۆر هەیە کە بەردەوام لەگەڵمان و بەردەوام ڕێنمایان پێدەدەین ڕۆژانە خۆشیان ڕقم تەلەفۆنمانداناوە و هەر پێشیان دەڵێن بەو ڕقم تەلەفۆنی کە من تەلەفۆنم بۆ کردووی بۆ نمونە ڕۆژانە چەند کەس پۆزەتیڤ دەبێت ئێمە خۆمان سێ کەسین تەلەفۆنیان بۆ دەکەین و پێشیان دەڵێن ئەوە ڕقم تەلەفۆنەکەی و پێداویستی چی بوو پرسیارە چێ هەبوو دەتوانین تەلەفۆنم بۆ بکەین باشە نازیخان لە کورتاییدا ئێستا دۆخەکە دەبینی لە ڕاپەڕ بەداخەوە ڕۆژەکە زۆرە قسەتان بۆ خەڵک چییە چەند جارێکی ئێمە پێیانی ئەومەوە دکتۆرکە میشە داوا لە خەڵک دەکەن بۆ پێشتر بوومە بۆ ئەم قۆناغە کە تەقریبەن یەکە بڕین لە کۆنتڕۆڵ دەرچۆ یان خەریکە لە کۆنتڕۆڵ دەرچێت وە قۆناغە قسەتان چییە من هەروکو پێشتر باسم کرد من داوا لە هاوڵاتیانی دەبەرەکە دەکەم خۆیان پارێزن و هاوڵاتیان دەوروبەریشیان پارێزن دەچنە هەر شوێنێکی قەرەباڵغ دوور بوەستن و نەچنە ئەو شوێنانەی کە قەرەباڵغیشن بە تایبەتی کە زۆر قەرەباڵغن و کاتێکیش کە دەچن پێویستە دوور لە یەکتر مەترێک مەترونەیەک بۆ 2 مەتر لە یەک دوور بوەستن و هەروەها زوو دەستەکانیان بە ئاو سابوون پشۆن کە هیچیان لە کیس ناچێت و هەر کاتێکیش کە گومانێکیان لە خۆیان هەیە پێویستە تێکەڵاوی خەڵک نەبن بۆ ئەوەی ڕێژەی ڤایرۆسەکە کەم بکرێتەوە و ڕێژەی نەخۆشیەکەش لە سنوورەکە کەم بکرێتەوە دەستەکان بێت زۆر سوپاس بەڕێوەی خۆپاراستی تەندروستی و ڕاپەڕی نازیحان سوپاس بۆ زانیاریەکانت بێگومان هەر لە سەرەتای نەخۆشیەکەوە بەڕێوەی خۆپاراستن و تیمی تەرگەڵی لایەنەشەوەی بەردەوام هەوڵیانداوە و ئێستادا هەنگاوەکانیان بەردەوامی هەیە بە هیوای پاراستنبوونی هاوڵاتیان و تەندروستیی باش بۆ هەموو سپاس بۆ هاوکارمان هونە ڕەسوڵ بۆ سازکردنی ئەو چاوپێکەوتنە با ئومێدی لە ساقی تەندروستیەکی باش بۆ سەرجەم کوردستانیان لە هەر شوێنێکی دنیا بن. بەڵێ وڵاتی ئێران یەکێکە لە وڵاتانەی کە زۆر باس دەکرێت خۆت باسەوە دەکرێت بەوە ناسراوە کە زۆر گرنگی بە خوێندنەوە دەدەن لە گۆڕەپانی ناوەندی ئینقلابی تاراندا کە ناوەندێکی ڕۆشنبیری و زۆر گرنگی بە خوێندنەوە دەدەن راپۆرتێکمان لەو بارەیەوە ئامادەیە با پێیەکەوە بینەری بین. گۆڕەپانی ئینقلابی شاری تاران لە پێش شۆڕشی ئیسلامی ئێران ناوەندی کتێب و کتێبفرۆشەکان بوو. لە سەدا 90 ناوەندە چاپەمەنیەکانی ئێران لەم گۆڕەپانە دوکانی کتێبیان هەیە. هەروەها زۆربەی هەرە زۆری کتێبە فێرکاریەکان یا ئەو کتێبانەی تایبەتن بە کۆنکۆر یا تاقیکردنەوەی تایبەت بۆ زانکۆکە هەموو ساڵێ لە وەرزی هاوین بەڕێوە دەچێت و نزیکەی 1.5 میلیۆن قوتابی لەم تاقیکردنەوەدا بەشداری دەکەن و نزیکەی 200,000 کەس بۆ زانکۆی حکومی ئەهلیەکان دەردەچن لەم گۆڕەپانەدا دەفرۆشرێت. گۆڕەپانی ئینقلاب هەمیشە کانگای لاوان و خولیایەنی کتێب بۆ و بەهەشتی خوێنەرانی کتێبە. بەڵام چەند ساڵێکە زۆر چۆڵ دیارە و ئەو قەرەباڵغی و هاژوهوژەی کڕیار و خوێندکارانی کتێبی پێوە دیار نییە. کڕۆناکە هات کاریگەری لەسەر هەموو شت هەبوو. کتێب و چاپەمەنیش لەم کاریگەریە بێبەش نەبوو بەڵام هۆکاری خراپی بازاری کتێب بەشی هەرە زۆری دەگەڕێتەوە سەر بارودۆخی خراپی ئابووری ئێران. لە ماوەی 2 ساڵی ڕابردوو نرخی کاغەز 5 هێند بەرز بۆتەوە واتە لە 500 بەرز بووە. هەر ئەمە بوو بەهۆی ئەوە لە ناکاو کتێب زۆر گران بێت. در مجموع بازار کتاب رو به افول بود اصلا قبل از این ماجرای بەگشتی پێش هاتنی کۆرۆنا بازاری فرۆشی کتێب زۆر لە کزیدا بوو بەهۆی چاپی کەمی کتێب بە تایبەت کتێبە دەرەکیەکان. دوای هاتنی کۆرۆناش کە هەموو بازارەکانی داگرت کتێبیش بە هەمان شێوە کەوتە ژێر کاریگەری کۆرۆنا. وەک ئێستا دەبینن ئەمڕۆ وەک ڕۆژی پشوو دەچێت و بازار چۆڵە.
بەداخەوە بەهۆی نەبوونی بەڕێوەبەرایەتی دروستی بەرپرسان هەموو سیستەمی ئابووری وڵات گەیشتوتە ئاستی داڕمان. ئێمە لێرە کارمان هاوارکردنە بۆ کتێب فرۆشەکان. ئێستا بە هاتنی کۆڕۆنا و بە تایبەتگرانی کتێب خەڵکێکی کەم کتێب دەکڕن. بە هەمان شێوە بەشی ئێمەش لە موچەکەمان کەم دەبێت. هەر بۆیە ژیانمان سەختتر بووە، بەڵام مەجبورین بەم هەموو سەختیانە کار بکەین. من اینجا کتابا رو میفروشم، هر مشتری بیاد مثلا من لێرە کتێب دەفرۆشم، هەر کەسێک بێت و داوای کتێبێک بکات بۆی شڕۆڤە دەکەم. هەرچەند خۆشمان کتێب فرۆشیمان هەیە، بەڵام چون لە قاتی دووی ئەم بینایەیە کەمتر کەسێ ڕووی تێدەکات. هەر بۆیە من کتێبەکان لێرە دەچنم و مشتریەکان ڕێنمایی دەکەم. بەداخەوە بازاڕمان لە چاو ساڵێک لەمەوبەر زۆر کەس بووە و هێندێ ڕۆژ هیچ فرۆشمان نییە. پێش گرانبوونی 5 هێندی کاغەز بە پێی ئاماری ناوەندە سربەخۆکان ڕێژەی خوێندنەوەی کتێب لە ئێران لە شەو ڕۆژێکدا واتە 24 کاتژمێر 2 بۆ 7 خولەک بوو و ئەم ڕێژەیە بە بەراورد بە وڵاتانێک وەک ئەمریکا کە لە 24 کاتژمێر 20 خولەکە یا بریتانیا کە 55 خولەکە یا ژاپۆن 90 خولەکە زۆر ڕێژەیەکی کەمە. ڕێژەی خوێندنەوەی کتێب لە ماوەی ئەم 2 ساڵی ڕابردوو زۆر کەمتریش بۆ خەڵکێکی کەم کتێب دەکردن و دەخوێندنەوە. زۆرتر خوێندکارانی زانکۆ یا قوتابیان کتێبی دەرسی دەکردن و بۆ پێشکەوتن لە دەرسەکانیان دەیخوێندنەوە. بۆ کڕینی کتێبی زانکۆ لە بواری موسیقا هاتوین. من هەوڵ دەدەم هەموو مانگێ 2 کتێب خوێنمەوە. بەداخەوە کتێب و چاپی کتێب لە ڕۆژانێکی خۆشدا بەسەر نابات و ئەمە لە بازار بە جوانی دیارە. من کە هاتووم کتێب بکڕم بە ترسەوە هاتم چون کۆڕۆنا زۆر بڵاو بووەتەوە، بەڵام ناچار بووم بێم، بەڵام ڕێنماییەکان ڕەچاو دەگرم. یعنی که خود کتابو به صورت آنلاین میخونم. یعنی من زۆرتر کتێب بە شێوەی ئۆنلاین دەخێنمەوە و زۆرتر کتێبی موسیقی دەخێنمەوە. بەڕای من ئەو کەسانەی هونەرین و بە دوای کاری هونەرن زۆرتر کتێب دەخێنن. هەڵبەت دەوروبەری هەر کەسێک گرنگی زۆری هەیە. بۆ نمونە کەسێک کە دایک و باوکی ببینێ کە خەریکی خوێندنەوەی کتێبن، ئەوە منداڵەکەش احتمام دەدات بە خوێندنەوەی کتێب. چاپەمەنی تەوەکولی کە ئێستامە لە دوکانەکەی وانین تەنیا چاپەمەنی کوردی شاری تارانە. هەروەک خۆیان باز دەکەن ئێستا لە خراپتری ئاستی خۆیان بەسەر دەبن. ئەوەندە خراپ کە لە چەند ساڵی ڕابردوو تا دەگاتەوە مێژووی ئەم چاپەمەنیە ئەم ڕۆژانیان نەدیوە. ڤایرۆسی کۆڕۆنا لەلایەک کە چەند مانگە ڕووی لە ئێران کردو و گرانی کاغەز و کاری چاپی کتێب لەلایەک وای کردو کە نە خەڵک توانێت کڕینی کتێبی هەبێ نە ئەوان فرۆشێکیان هەبێ. انتشاراتی تەوەکولیە من عمەری تەوەکولی بەڕێوەبەری ئەم چاپەمەنیە لە دەرجەی ئەوەڵە کۆڕۆنایە دووهەمیش گرانی کتێبە. ئێمە کتێب هەر چاپەکەین، قاغەز گریان بووە، دەستمۆزدەکانی چاپخانە و سەحافی و شتێک گران بووە، هەموو تەئسیری کردووە لەسەر ئەو مەسئلە. حدودی 45,000 تومن مەکتێبێکمان چاپ کرد لە مۆردی ئەنفال و 45,000 تومن تەواو جارن ئەو کتێبە بە 20 تومن بە 15 تومن تەواو ئەبوو. باڵە جاران بەسەر چاو. کتێبێکە لە مۆردی ئەنفالەوە 45,000 تومن بۆ ئێمە قیمەتی جڵدەکەی فرۆشتێتی کورتا و نەوادەگانی مادە کە ئەمیش 30,000 تومنە. جار ئەم کتێبە 10 تومن تەواو بوو. ئەوە یەک دووهەمیش لە فەزای مەجازیە کتێبەکان بڵاو بێتەوە، هەر کەس دێت داوا لە ئێماکەڵی PDFەکەیتان هەیە ئەڵێم بەداخەوە نیمانە کە ئەوە زۆر تاسیری داناوە لەسەر بێبازاڕی کتێب. بازاری کتێبی ئێران لە ڕۆژانی ڕەشی خۆیدا بەسەردەبا و ڕۆژ لە دوای ڕۆژ کتێب وەک هەموو شتێک لە ئێران گران و گرانتر دەبێت. خەڵک کەمتر کتێب دەکردن و کتێب جێگە و پێگەی لە ناو لیستی پێداویستەکانی خەڵک زۆر دابەزیوە. گوشاری ژیان وا تەنگی بە خەڵک هەڵچنیوە کە تەنیا بیر لەوە دەکەن کە داهاتیان بەشی کڕینی خۆراکی مانگێکیان بکات. بازاری کتێب لە خراپترین ڕۆژانی خۆیدایە. هاتنی ڤایرۆسی کۆڕۆنا لەلایەک گرانی کاغەز و چاپی کتێب لەلایەک کەمی داهاتی خەڵک و گرانی شتومەک لەلایەک وای کردو کە کتێب گران و گرانتر بێت، خەڵکیش پارەی کڕینی کتێبی نەبێت. هەموو ئەمانەت بوونە هۆی وەی کە کتێب فرۆشەکان ئیتر نەتوانن وەک چەلان کتێب بفرۆشن و خەڵک کتێبێک ناکڕێت.
هەر بۆیە بارودۆخێکی زۆر خراپیان هەیە تا ئەو واستەکە هێندێک کتێبفرۆشی لە ڕۆژدا تەنانەت کتێبێکیش نافرۆشن. ئاکۆ شەمسەدینی گەلی کوردستان تارە. بەڵێ بەڕێزان لێرە داهاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان بە ئومێدی ئەوەی کە بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان بەدڵی هەموو لایەکتان بێت و هەموو لایەکتان لە ساکم و تەندروست باش بن. کۆی پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن بە یارمەتی هاوکارانم هەتا سبێنێ و با کۆمەڵێ بڕگۆ بابەتی نوێ پێتانەگەینەوە کاتێکی خۆش ئاسوودە بن.